منداڵپارێزی کوردستان کتێبخانەی دەنگی سەنتەری چالاکی گەنجان سلێمانی گەڕەکی بەختیاری بەرواری 6/2/2005 زاینی پەرتووکی پۆزش ئەپۆلۆجی داکۆکیکردنەکەی سوکرات لە دادگا نووسینی ئەفلاتون وەرگێڕانی بۆ ئینگلیزی بنیامین جۆویت وەرگێڕانی لە ئینگلیزیەوە ئاوات محەممەد لە بەردەم لێژنەی دادوەرانی ئەسینادا دوای گەڕان و پشکنینێکی زۆر گەیشتماوەی ناوی بنێم پۆزش گەرچی هەردوو ناونیشانەکە واتە پۆزش و عرزخاهی و تەنانەت ناونیشانە ئینگلیزیەکەش ئەپۆلۆجی بۆنێکی پەشیمان بوونەوە و لێبردون خواستنیان لێدێت بەڵام وەک دواتر خوێنەر خۆی دەرکی پێدەکات سوکرات نەک لە کردەی خۆی پەشیمان نەبووە و داوای بەخشینی نەکردووە بەڵکو بەو پەڕی سەرسەختیەوە داکۆکی لە خۆی کردووە و بە هیچ جۆرێک سازشی نەکردووە بگرە لەوانەیە شێوازی سەخت و ڕەقی قسەکردنەکەی بوو بێتە هۆی بریندارکردنی ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنەکە و ئەگەر پێشتریش سۆزێکیان بەرامبەری هەبوو بێت نەیان مابێت کەسیەوەی جێی سەرنجە ژمارەی ئەوانەی تاوانباریان کرد زۆر نزیکە لە ژمارەی ئەوانەی کە تەبریەیان کردووە و سۆکرات خۆشی سەری لەوە سوور دەمێنێت و بە بردنەوەیەکی دادەنێت بۆ خۆی دژی میلیتۆس لە وەرگێڕی پۆزش یان عرزخواهیدا دوو تێکستمان لە بەردەمدا بووە کە بریتین لە یەکەم مان and man the social philosopher دووەمیان apology translated by بنیامین جۆویت ئەم سەرچاوەیەمان لە ئینتەرنێتەوە وەرگرتووە و بە شێوەیەکی سەرەکی پشتمان پێبەستووە و تەنیا لەو شوێنانەدا گەڕاوینەتەوە بۆ سەرچاوەی یەکەم کە ئەستمان بە تەوژمی ئاڵۆزی کردووە دوجار هەردوو تێکستەکەمان بەرامبەر یەکگرتووە و وەرگێڕانە کوردیەکەمان مشتوماڵ کردووە و ئەمەی لێ دەرچووە کە لە بەردەستی خوێنەردایە شایانی باسە کە لە کاتی کۆرسەکەدا دکتۆر فاروق وەرگێڕانێکی ئینگلیزی تازەی لە بەردەستدا بوو کە لە کۆتایی هەشتاکاندا چاپکراو ڕوومان لێنا بۆمان جێبهێڵێت بەڵام ئەو نەیتوانی دەستبەرداری بێت و لەگەڵ خۆیدا بردیەوە بۆ کەنەدا دووەم وتەیەک دەربارەی وەرگێڕی ئینگلیزی بنجامین جۆویت 1870 ڕۆشنبیر و لێکۆڵەرێکی بەریتانیە کە پسپۆر بووە لە لێکۆڵینەوەی کەلتوری یۆنانیدا لە کامبریج لەدایک بووە و خوێندنی لە زانکۆی ئۆکسفۆرد تەواو کردووە لە ساڵی 1842دا لە کەنیسەی ئینگلیزیدا دەبێت بە قەشە هەروەها لە ساڵی 1855 لە زانکۆی ئۆکسفۆرد وەکو پرۆفیسۆری یۆنانی دەست بەکار دەبێت لە هەمان ساڵدا نامەکەی سانت پۆڵ وەردەگێڕێت بۆ زمانی ئینگلیزی و مشتومڕ و بێنەوبەرەیەکی زۆری لێ دەکەوێتەوە چونکە ئەو کارە خۆی لە خۆیدا لێکدانەوەیەکی لیبراڵانەی نامەکەی سانت پۆلیشی گرتبووە خۆی کێشەکە تەشەنەی کرد و لە ساڵی 1860دا تۆمەتی هەرتەقە درایە پاڵی بەڵام سەرۆکی دادگای ئۆکسفۆرد لەو تۆمەتە ئازادی کرد لە ساڵی 1870دا بوو بە سەرۆکی کۆلێژی بالیۆل لە زانکۆی ئۆکسفۆرد و هەتا مردنی لەم پۆستەدا مایەوە هەروەها لە ماوەی نێوانی ساڵانی 1882 بۆ 1886 یاریدەدەری سەرۆکی زانکۆی ئۆکسفۆرد بووە وەک پیاوێکی ڕۆشنبیر گەلێک چاکاری لە سیستەمی خوێندنی زانکۆیدا کردووە و خزمەتێکی زۆری خوێندکارەکانی کردووە نێودارترین کاری جۆویت بریتیە لە وەرگێڕانی دایالۆگەکانی ئەفلاتون لە 4 بڕگەدا و لە ساڵی 1871دا یەکەمین چاپی بڵاو دەکرێتەوە هەروەها کاری چەند بیریارێکی دیکە یۆنانیشی وەرگێڕاوە کە دیارترینیان مێژووی
پیلۆپۆنیسیان 2 بەرگ 1881 کە نووسراوی سیۆسیدی دیسە، هەروەها سیاسەتەکەی ئەرستۆ 2 بەرگ 1885 هەروەها کۆمارەکەی ئەفلاتون 3 بەرگ 1894. وەرگێڕی کوردی سەرەتای مارتی 2002. ئۆ ئەسیناییەکان تاوانبارکەرانی من چۆن توانیان کارتان تێبکەن؟ ئەمەیان نازانم، بەڵام دەزانم کە ئەوان بە شێوەیەکی ئەوەندە قایلکەرانە دوان تا ڕادەیەکی زۆر وایان لێکردم خۆشم بیرم بچێتەوە کە من کێم، وەلێ لەگەڵ ئەوەشدا زۆر بەدەگمەن وشەیەکی ڕاستیان درکان. لەناو ئەو هەموو درۆیانەدا کە ئەوان کردیان درۆیەکیان زۆر سەرسامی کردم. مەبەستم لەوەیە کە وتیان پێویستە ئێوە وریای خۆتان بن و ڕێ بە خۆتان نەدەن، زمان پاراویەکەی من لە خشتەتان ببات. ئەوان بۆیە وایان وت چونکە دڵنیا بوون لەوەی هەر ئەوەندەی من دەمم کردەوە و سەلماندم کە ڕێی تێدەچێ هەر شتێک بم، بەڵام قسەکەرێکی باش نیم، یەکسەر تێدەکەون. بەڕاست پێم وایە ئەمە شتێکی زۆر بێشەرمانەیە. مەگەر ئەوان مەبەستیان لە هێزی زمان پاراوی هێزی ڕاستی بێت. ئەگەر ئەمە مەبەستەکەی ئەوان بێت، ئەوە من پێی لێدەنێم کە زمانم پاراوە، بەڵام بە ڕێگایەکی یەکجار جیاواز لەوەی ئەوان، یعنی وەکووتم ئەوان بە دەگمەن قسەی ڕاستیان کرد. بەڵام ئێوە لە منەوە هەموو ڕاستیەکە دەبیستن. بە هەر حاڵ وەکو قسەکانی ئەوان سوێندم بە ئاسمان نەخێر، بەڵام من ئەو وشە و گزارشتانە بەکاردەهێنم کە هەر ئێستا بەدەممدا دێن، چونکە من دڵنیام لە دادپەروەری مەسەلەکەی خۆم ئۆ پیاوانی ئەسینا من لە ماوەی ژیانی خۆمدا هەوڵمداوە لە بەردەمی ئێوەدا هەرگیز وەکو تاربێژێکی هەرزەگۆ دەرنەکەوم. با کەس چاوەڕێی ئەوەم لێ نەکات، هەروەها پێویستە داواتان لێ بکەم چاکەیەکم لەگەڵدا بکەن. ئەگەر من بەو شێوازە داکۆکیم لە خۆم کرد کە پێی ڕاهاتووم، هەروەها ئێوەش گوێتان لێم بوو هەمان ئەو شانە بەکاردێنم کە خۆم پێوە گرتووە و لە ئاگۆرا بەکاریان بهێنم. تێبینی ئاگۆرا بازاڕێکی میلی بووە لە هەر شارێکی یۆنانی دێریندا، لە ئەسڵدا شوێنی ئەنجومەنی گشتی بووە، بەڵام بە تێپەڕبوونی کات بووە بە شوێنی بازرگانی. شوێنێکی فراوانی کراوە بووە و چوونە ناوی ئاسان بووە بە سەنتەری ژیانی سیاسی، بازرگانی، ئاینی، کۆمەڵایەتی لە شارەکەدا. چواردەوری ئاگۆرا بە بینا و پرزگا و دامەزراوە میلیەکان گیراوە. نێودارترین ئاگۆرا ئەوەی ئەسینا بووە، شایانی باسە کە هەموو پەراوێزەکانی ئەم تێکستە لەلایەنی وەرگێڕی کوردیەوە ئامادە کراوە. لەسەر مێزی پارەگۆڕەوەکان یان لە هەر شوێنێکی تر بەکاریان بهێنم. داواتان لێ دەکەم سەرتان نەسوڕمێت و لەبەر ئەم وەیە قسەکانم پێ نەبڕن، چونکە من تەمەنم لە 70 ساڵ تێپەڕی کردووە و ئەمەش یەکەمین جارمە لە بەردەمی یاسادا ئامادە بم. من بە تەواوی بە زمانی ئەم شوێنە نامۆم، هەر بۆیە داواتان لێ دەکەم وەک نامۆیەک مامەڵەم لەگەڵدا بکەن. دیارە ئێوە لە نامۆیەک دەبورن ئەگەر بە زمانی سروشتی خۆی بدوێت و شێوازی شارەکەی خۆی بەکار بهێنێ. تێبینی هاوینی ساڵی 2001 وەرگێڕی ئەم باسە ئامادەی کۆرسێکی فەلسەفی بوو کە تایبەت بوو بە ئەفلاتون و بەڕێز دکتۆر فاروق ڕەفیق سازی کردبوو. دکتۆر لەو کۆڕەدا ڕایوا بوو کە لە تێکستەکانی ئەفلاتوندا وشەی وڵات بەدی ناکرێت و بە تەنیا زاراوەی شار بەکارهاتووە. وڵات وشەیەکی تازەترە و پەیوەندی بە مۆدێرنیزمەوە هەیە، بۆیە ئێمەش لێرەدا پێڕەوی لە بۆچوونەکەی ئەو دەکەین و گەرچی وەرگێڕی تێکستەکە ئینگلیزیەکە وشەی کانتری داناوە کە مانای وڵات دەگەێنێ. تەواو. ئایا من داوای شتێکی ئازاد پەروەرانەتان لێ دەکەم؟ خۆشێوازەکە گرنگ نییە کە ڕەنگە یا ڕەنگ نییە باش بێت، بەڵکو تەنیا بیر لە ڕاستی وشەکانم بکەنەوە و بایەق بەوە بدەن
لێگەڕێن با قسەکەرەکە قسەی ڕاست بکات، هەروەها دادوەریش دادپەروەرانە بڕیار بدات. سەرەتا پێویستە وەڵامی تۆمەتە دێرینترەکە و تاوانبارەکانی سەرەتام بدەمەوە، پاشان دێمە سەر ئەوانەی تر. بۆ کۆنەکەیان تاوانبارکەرم زۆرە، ئەوانەی لە ماوەی ساڵانێکی درێژدا بە درۆفیشاڵ لای ئێوە تاوانباریان کردووم، بۆیە من زیاتر لەوان دەترسم. نەک ئانیتۆس و هاوڕێکانی. تێبینی ئانیتۆس کۆتایی سەدەی پێنجەمی پێشزاین و سەرەتای سەدەی چوارەمی پێشزاین سیاسەتمەدارێکی ئەسینیە سەر بە دیموکراتەکان بووە. تەواو. کە ئەمانیش بەشی خۆیان مەترسیان هەر هەیە، بەڵام ئەوەی مەترسیدارترە ئەوانەی ترن کە لە کاتێکدا دەستیان پێکردووە و ئێوە منداڵ بوون و درۆ و دەلەسەکانیان مێشکی هەمووتانی پڕ کردووە. دەڵێن سۆکراتی دانا لە ئاسمانی سەرەوە ڕاماوە و هەروەها لە زەوی خوارەوەشی کۆڵیوەتەوە. وای کردووە خراپترین وەک باشترین دەربکەوێ. ئەوانەی ئەم قسەڵۆکانە بڵاو دەکەنەوە ئەو تاوانبارکەرانن کە من لێیان تۆقیوم، چونکە ئەوان بیستەرەکانی خۆیان تووشی وەهمێک دەکەن بەوەی ئەم چەشنە خەڵکانەی ئاوا پرسیار دەکەن باوەڕیان بەبوونی خواکان نییە. تێبینی خوداوەند گاد کورتکراوەی خودایە کە مانای یەزدان دەگەیەنێت. لێرەدا وشەی خوداوەند بەو مانایە بەکاراتوە کە گوزارش لە چەند پەرستراوێکی بچووکتر بکات. ماتریاڵی بن یاخود میتافیزیقیایی کە هەمویان پێکەوە دەوری خوددا یان یەزدان ببینن کە ئەمەیان خەسڵەتی ئاینە فرەیەزدانەکانە. ڕاستیەکەی لە زمانی کوردیدا خوداوەند و خوددا هەر بە هەمان مانە بەکاردەهێنرێن. لێرەدا چارمان نەبوو بۆ جیاکردنەوەیان لە یەکتری، چونکە زاراوەی بت یا سەنەم مانای تەواوی زاراوەکە نادەن بەدەستەوە. تەواو بوو. هەروەها ئەوان زۆریشن تۆمەتەکەشیان دژی من هەر لە ڕۆژانی زووەیە، لە ڕۆژانێکدا کە ئێوە منداڵ بوون یان لەوانەیە هەرزەکار بوو بن. زۆر لە ئێستا باشتر کارتان تێدەکرا ئەو کاتە تۆمەتەکە بەرگوێکەوت و پشتگوێ خرا، چونکە کەسێک نەبوو وەڵامی بداتەوە. لە هەمووشی ناخۆشتر من ناوی تاوانبارکەرانم نازانم و ناتوانم ناویان بێنم، مەگەر لە شعرێکی کۆمیدیدا ناوەکانیان هەبێت. هەموو ئەوانەی بەهۆی ڕق و ئێرەییەوە ئێوەیان قایل کردووە، هەندێکیان پێشتر خۆیشیان قایل کردبوو. هەموو ئەم چەشنە پیاوانە مامەڵەکردن لەگەڵیاندا زەحمەتە، چونکە من ناتوانم بیان هێنمە ئێرە و بیان هێنمە قسە، بۆیە دەبێت لە داکۆکیکردنەکەمدا بە شێوەیەکی ساکارانە لەگەڵ تارماییەکاندا بجەنگێم، پرسیار بکەم و کەسیش نەبێت وەڵامم بداتەوە. بۆیە داوا لە ئێوە دەکەم لەگەڵمدا گریمانەی ئەوە بکەن هەروەکو پێشتر وتم کە دژەکانی من دوو جۆرن، یەکێکیان تازێ و ئەوی تریشیان کۆنە. هەروەها بە هیوام ئێوە ئامادەبوونی من ببینن بۆ ئەوەی یەکەم جار وەڵامی کۆنەکان بدەمەوە دەربارەی ئەو تۆمەتانەی کە ئێوە زۆر لە پێش ئەوانترەوە و چەند جارێکی گوێتان لێبووە، کەواتە ئێستا پێویستە داکۆکی لە خۆم بکەم. هەوڵ بدەم بە ماوەیەکی کەم ئەو بوختانانە بڕەوێنمەوە کە ماوەیەکی دوور و درێژە بڵاو بوونەتەوە. بڵێ لەمەدا سەرکەوتوو ببم، ئەگەر سەرکەوتن بۆ منیش و بۆ ئێوەش باش بێت یان لە مەسەلەکەمدا سوودێکم پێ بگەێنێت، ئەم ئەرکە شتێکی ئاسان نییە. من بە تەواوی لە سروشتی ئەم ئەرکە تێدەگەم، بۆیە مەسەلەکە بۆ خوددا جێدەهێڵم. تێبینی جێی سەرنجە کە لێرەدا وشەی خوددا بە پیتی گەورە نووسراوە، واتە گاد، کە ئەمیان لە زمانی ئینگلیزیدا مانای ئەو خودایە دەگەێنێت کە ئاینە یەکتاپەرستەکان باوەڕیان پێیەتی، یاخود لەوانەیە سۆکرات مەبەستی لە خودایەکی تایبەتی بێت بەخۆی کە لە ڕەوتی داکۆکیکردنەکەدا ئەم شێمانیەیان زیاتر ڕێتێ دەچێت. تێبینیەکە تەواو. ئێستا بەس بۆ ئەوەی جۆڕایەڵی یاسا ببم داکۆکی لە خۆم دەکەم. من لە سەرەتاوە دەست پێ دەکەم دەپرسم ئەو تۆمەتە کامەیە کە خراوەتە ئەستۆی من، کە میلیتۆسی هەنداوە دژی من هەڵی بژێرێت.
تێبینی میلیتۆس شاعیرێکی تراژیدی یۆنانیە. تێبینیەکەتەوە هەبوو. باشە بوختانەکان چی دەڵێن؟ ئەوان شایەتن بەسەرمە و منیش کاتەکەیان کوردەکەمەوە. سۆکرات خراپەکارە، کەسێکی کرێسە، لە ژێرزەوی و لە ئاسماندا بە دوای شتەکاندا دەگەڕێت. بەرگی چاکە دەکاتە بەری خراپە. ئەم پێڕەوەی پێشتر باسکرا فێری خەڵکانی تریش دەکا. سروشتی تۆمەتەکە ئەمەیە. تێبینی کرێس بە مانای فرۆلی، واتە بە مانای فرۆلی دێت، واتە ئەو کەسەی کە زۆر خۆی لە شت هەڵدەقورتێنێت و پرسیاری زۆر دەکات، کە لە ڕاستیدا ئەمە دیارترین خەسڵەتی سۆکرات بوو. تێبینیەکە تەواو بوو. ئەوەیە کە خۆتان لە کۆمیدیاکەی ئەریستۆفاندا بینیوتانە. تێبینی ئەریستۆفان شانۆنامەنووسێکی نێوداری یۆنانیە، بە یەکێک لە هەرەمەزنترینی کۆمیدیانووسەکانی مێژوو لە قەڵەم دەدرێت. شانۆنامەکانی بە درێژایی سەدەکان نمایشکراون و هەتا ئێستاش تاموچێژی خۆیان ماوە. لەبەر ئەو بیرە کۆمیدی و زرنگانەی تیایاندا دەبینرێن و هەروەها لە بەرزمانە شێریەکەشی. زیاتر لە 40 شانۆنامەی نووسیوە و 11 دانەیان بۆ ئێمە ماونەتەوە. ئەوەی لێردا مەبەستمانە شانۆی هەورەکانە کە بە شێوەیەکی گاڵتەجاڕانە باسی سوکرات دەکات و وای پیشان دەدا کە بیر و بۆچوونەکانی سۆکرات لە بەرژەوەندی شارەکەدا نییە. باسی پیاوێک دەکا کە ناوی ناوە سۆکرات. دەڵێت بە ئاسماندا دەڕوات و دەربارەی چەند شتێک قسەی هەلق و مەلق دەکات کە من لافی ئەوە لێنادەم بیانزانم. نە زۆر و نەکەم. من نامەوێت بە مەخراپە لەگەڵ هیچ یەکێک لەوانەدا بکەم کە لە فەلسەفەی سروشتی دەکۆڵنەوە. تێبینی سروشتی فەلسەفە بریتیە لە جوڵانەوەیەکی فەلسەفی جەخت لەوە دەکات کە دەتوانرێت لە ڕێی لێکۆڵینەوەی زانستیەوە بە تەواوی لە سروشتێ بگەین. ئەم ڕەوتە فەلسەفیە نکۆڵی لە هەموو بوونەوەرێکی ڕۆحی و میتافیزیقیا دەکات و پێی وایە کە یاسایی هۆ ئەنجام ڕاوەکەری هەموو دیاردەکانە و لە دەرەوەی ئەم یاسایە هیچ یاسایەکی تر کاریگەریەکی واقعیانەی نییە. تێبینیەکە تەواو. زۆرم پێناخۆش دەبێت ئەگەر میلیتۆس بتوانێت ئەم تاوانە مەترسیدارە بدەتە پاڵی من. بەڵام ڕاستیە سادەکە ئەوەیە ئەسی ناییەکان کە من هیچ کارێکم بە تێڕامانی سروشتی نییە. زۆربەی زۆری ئەوانەی لێرەدا ئامادەن شایەتی ڕاستی ئەم قسەیان. من ئەوان دەکەم بە ناوبژی کەر، کەواتە ئەوانەی گوێتان لە من بووە قسە بکەن. لە دراوسێکانتان بپرسن ئایا هیچ یەکێک لێوە بیستویەتی من کەم تا زۆر باسی ئەم چەشنە مەسەلانە بکەم؟ گوێتان لە وەڵامەکانیانە لەوەی ئەوان دەربارەی ئەم بەشەی تۆمەتەکە دەیڵێن، ئێوە دەتوانن لە ڕاستی بەشەکانی تریشدا دادوەری بکەن. تێبینی دیارە لێرەدا بەشێک لەوانەی کە ئامادەی دادگاییەکە بوون وەکو بینەر وەڵامی پرسیارەکەی سۆکرات دەدەنەوە و ئەوی سەرنجی دادوەرەکانی بۆ ڕادەکێشێت. تێبینیەکە تەواو. وەک وەڵامێکی بچووک بۆ ئەو کەسەی دەڵێت گوایە من مامۆستام و کرێ وەردەگرم، ئەم تۆمەتەشیان لەوەی پێشوو زیاتر ڕاستی تیانە. ئەگەرچی بە بڕوای من ئەگەر پیاوێک بەڕاستی بتوانێت وانە بە مرۆڤ بڵێتەوە، کرێش بەرامبەری وانەوتنەوەکەی وەربگرێت، ئەوەش کۆمەندی و سەربەرزیە بۆی. ئەوە گۆرگیاسی لیۆنتینی و پرۆدیکۆسی کیبۆس و هیپاسی ئەلیزێ کە بە شارەکاندا دەگەڕێن و لە توانایاندا هەیە پیاوانی لاو قایل بکەن تا دەستبەرداری هاوشاریەکانی خۆیان ببن. تێبینی گۆرگیاز ڕەوانبێژ و سۆفیست و فەیلسوفێکی یۆنانیە لە شاری لیۆنتینی لەدایک بووە لە سیسیلی. لە ساڵی 427 پێشزایندا باڵیۆزی ئەسینا بووە. دواتر لە ئەسینا نیشتەجێ بووە و وانەی ڕەوانبێژی و تۆتەوە
گۆرگیاس یەکێکە لەوانەی کە بۆ یەکەم جار کێش و ئیقایان لە پەخشاندا بەکارهێناوە. گۆرگیاس ناونیشانی دەمەتەقەیەکی تری ئەفلاتونیشە کە ئێستا ئێمە کاری تێدا دەکەین بۆ ئەوەی بیکەین بە کوردی. فەلسەفەکەی گۆریاس نەهلیستی بووە، لە تەمەنی 105 ساڵیدا لە شاری سیسالیا مردووە. پرۆدیکۆس سەدەی پێنجەمی پێش زاین یەکێکە لە فەیلسوفە سۆفیستەکانی یۆنان، خەڵکی کیۆسە. هیپاس لە دەوروبەری ساڵی 490 پێش زایندا مردووە و ستەمکاری ئەسینایە. لە دوای ساڵی 527 پێش زاینەوە بەردەوام بوو لەسەر سیاسەتەکەی پیسیستراتیۆسی باوکی. لە ساڵی 510دا لەسەر تەخت لابرا و دوورخرایەوە و دواتر لە دادگای فارسەکاندا دەست بەکار بووە و لە کاتی ماراسۆندا ڕاوێژکاری فارسەکان بووە. تێبینیەکان تەواو بوون. چونکە هیچیان لێوە فێر نابن، دێن بۆ لای ئەمان و نەک تەنیا کرێشیان دەدەنێ، بەڵکو سپاسگوزاریشیان دەبن. ئالەم کاتەدا فەیلسوفێکی خەڵکی پارە لە ئەسینا نیشەجێ بووە. کاتێک بەرەو ئێرەوە بەڕێوە بووم، بیستم ئەوەم لە پیاوێکەوە بیست دنیایەک پارەی لە سۆفیستەکاندا سەرف کرد بوو. ئەو پیاوەش کالیاسی کوڕی هیپۆنیکۆس بوو. من دەمزانی کالیاس 2 کوڕی هەیە، لێم پرسی: کالیاس، ئەگەر 2 کوڕەکەی تۆ 2 جوان و بوونایە یاخود 2 گوێرەکە بوونایە، هیچ گرانیەک لەوەدا نەدەبوو یەکێک بدۆزیتەوە یان بایەخیان پێبدات؟ ڕاهێنەرێکی ئەسپمان بەکرێ دەگرت یاخود لەوانە بوو جوتیارێکمان بەکرێ بگرتایە کە مەشقی پێدەکردن و بەرەو چاکی و لێهاتووی خۆیانی دەبردم. بەڵام مادامەوان مرۆڤن، بیر لەکێ دەکەیتەوە سەرپەرشتیان بکات. کەس هەیە لە مرۆڤیش و فەزیلەتی سیاسیش تێبگات، دەبێ بیرت لە مەسەلەیە کرد بێتەوە، چونکە تۆ کوڕت هەیە، کەس هەیە. وتی هەیە. وتم کێیە؟ خەڵکی کوێیە؟ کرێکەی چەندە؟ وەڵامی دامەوە. ئەو پیاوە ئیڤینۆسی پاریە، کرێکەشی 5 مینایە. بە خۆمم وت ئیڤۆنۆسی پیاوێکی بەختەوەرە، ئەگەر بەڕاستی ئەم داناییەی هەبێت و بەم کرێیەکەمە فێری خەڵکی بکات، ئەگەر من ئەوەم هەبوایە ئەوە زۆر شانازیم بە خۆمەوە دەکرد و لە خۆم بایی دەبوو. بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە من هیچ زانیارێکی لەو چەشنم نییە. ئەسینیەکان دەوێرم بڵێم ڕەنگە یەکێک لە ناو ئێوەدا وەڵامم بداتەوە، بەڵێت سوکرات، بەڵام ئەسڵی ئەم تۆمەتەی کە ڕوبەڕووی تۆ کراوەتەوە لەکوێوە هاتووە؟ دەبێت تۆ شتێکی نامۆت کرد بێ. ئەگەر تۆ وەکو پیاوانی تر وابوویتایە، ئەوە ئەم پرۆپاگەندە و قسەڵۆکانەی دەربارت دەکرێن هەرگیز دەرنەدەکەوتن، کەواتە پێمان بڵێ هۆی ئەمانە چییە، چونکە ئێمە زۆر پەشیمان دەبین ئەگەر بەپەلا حکومت بەسەردا بدەین. من ئەمە بە تەحەدایەکی نەرمونیاندا دەنێم، هەوڵیش دەدەم هۆیەوەتان بۆ ڕوون بکەمەوە کە بۆچی من بەدانا لە قەڵەم دراوم و ئەم شۆرەتە خراپەم لەکوێوە بۆ هاتووە. کەواتە تکایە گۆڕادێرن، هەروەها ڕەنگە هەندێک لێەوە وابی بکەنەوە کە من بەگاڵتەمە. من پێتان ڕادەگەێنم کە ڕاستیە پوختەکەتان پێ دەڵێم. پیاوانی ئەسینا ئەم شۆرەتەی من لە چەشنێک داناییەوە هاتووە کە من هەمە. ئەگەر لێم پرسن چ چەشنە داناییەک، وەڵام دەدەمەوە داناییەک کە مرۆڤ دەتوانێت بەدەستی بهێنێت. من تا ئەم مەودایە دەتوانم بڵێم لەو باوەڕەدام کە دانام، بەڵام ئەو کەسانەی کە دەربارەیان دەدوام ئەوانە داناییەکی ژوور مرۆییان هەیە کە ڕەنگە نەتوانم وەسفی بکەم، چونکە من خۆم ئەوەم نییە. هەروەها ئەوەی دەڵێت سوکرات ئەو چەشنە داناییەی هەیە، ئەوە بە هەڵەدا دەچێت و لە کەسێتی من دوور دەکەوێتەوە. لێرەشدا ئۆ پیاوانی ئەسینا پێویستە داواتان لێ بکەم قسەم پێ نەبڕن، تەنانەت ئەگەر وادیار بێت کە شتێک دەڵێم زێدەڕۆیی تێدا بێت، چونکە ئەو قسەی دەیکەمی خۆم نییە. من بۆ لای شایەتێکتان دەنێرم کە شایستەی متمانە پێکردنە، ئەو شایەتە خوداکەی دیلفیە. ئەو دەربارەی داناییەکەی من بۆتان دەدوێت
ئەگەر من داناییەکم هەبێت هەروەها پێشتان دەڵێت چ جۆرە داناییەکیشە. دەبێ ئێوە چیرۆفۆن بناسن، ئەو لە زووەوە هاوڕێی من بووە، هەروە هاوڕێی ئێوەش بووە چونکە بەشداری کردووە لە دوورخستنەوەی ئەو خەڵکانەدا کە لەم دواییەدا دوورتان خستنەوە. لەگەڵ ئێوەشدا گەڕاوەتەوە. باشە، هەروەک خۆشتان دەزانن چیرۆفۆن لە هەموو ئەو شتانەدا کە کردوونی زۆر هەڵەشە بووە. چووە بۆ پەرزگاکەی دیلفی و بە جەسارەتەوە پرسیاری لە سروش کردووە تا پێی بڵێت وەکوتیشم پێویستە تکاتان لێ بکەم کە پێم نەبڕن. ئەو بە جەسارەتەوە پرسیاری لە سروش کرده بوو پێی بڵێت ئایا کەسێک هەیە لە من داناتر بێت؟ پیسیا وەڵامی دابووە کەسێکی لە من داناتر بوونی نییە. چیرۆفۆن خۆی مردووە، بەڵام براکەی کە لە دادگا ئامادەیە ڕاستی ئەو قسانە دەسەڵمێنێت کە من دەیان کەم. من بۆچی ئاماژە بۆ ئەمە دەکەم؟ چونکە خەریکم بۆتان ڕوون دەکەمەوە کە بۆچی ئەم شۆرەتە بەدەم هەیە. کاتێک گوێم لە وەڵامەکە بوو بە خۆمم وت دەبێ خوداوەند مەبەستی لە چی بێت؟ لێکدانەوەی ئەم مەتەڵەی ئەو چییە؟ چونکە من دەزانم داناییم نییە، نەکەم و نەزۆر، کەواتە دەبێ مەبەستی لە چی بێت کە دەڵێت من داناترینی پیاوەکانم. هەرچۆنێک بێت ئەو خوداوەندە درۆ ناکە، چونکە درۆکردن دژی سروشتی خوداوەندان دەبێت و دوای تێڕامانێکی درێژ بیرم لە ڕێگایەک کردەوە بۆ تاقیکردنەوەی پرسیارەکە. بیرم لەوە کردەوە کە ئەگەر بتوانم تاقە پیاوێک بدۆزمەوە لە خۆم داناتر بێت. ئەوە بەڵگەی ڕەتکردنەوەی سروشەکەم دەستەکەوێت و دەتوانم بچم بۆ لای خواوەند و پێی بڵێم ئەوە پیاوێکە لە من داناترە. بەڵام تۆ وتوتە من داناترین کەسم، بەم پێیە چوون بۆ لای پیاوێک کە شۆرەتی دانایی هەبوو. کەوتمە تاقیکردنەوەی، پێویست ناکە ناوی بهێنم. سیاسەتمەدارێک بوو کە هەڵم بژاردە بوو بۆ تاقیکردنەوە. ئەنجامەکەشی بەم شێوەی خوارەوە بوو کاتێک دەستم کرد بە قسەکردن لەگەڵیدا نەمتوانی بیر لەوە نەکەمەوە کە ئەو بەڕاستی هیچ دانا نییە. ئەگەرچی لەلایەنی زۆر کەسەوە بە دانادا دەرا و خۆشی پێی وابوو کە دانایە، بەڵام لە ڕاستیدا وا نەبوو. ویستم بۆی ڕوون بکەمەوە کە ئەو خۆی وا دەزانێت دانایە، دەنا لە ڕاستیدا دانا نییە. سەرنجامەکەشی ئەوە بوو کە ڕقی لێ هەڵگرتم و 6-7 کەسێکیش کە لەوێ بوون و گوێیان لە قسەکانمان بوو، ئەوانیش کەوتنە دوژمنایەتی کردنم. بۆیە ئەوم بەجێهێشت بەدەم ڕێوە بە خۆمم دەوت باشە، من گریمانەی ئەوە ناکەم هیچ کەسێک لە ئێمە هیچ شتێکی وابزانێ کە بەڕاستی جوان و چاک بێت. بەمەش من لەو باشترم، چونکە ئەو هیچ نازانێت، بەڵام پێی وایە کە دەزانێت. من نازانم و ناشڵێم دەزانم، کەواتە بەم سیفەتە تایبەتی دوایی من لەو باشترم. اینجا چووم بۆ لای یەکێکی تر کە ئەمیان زیاتر لافی دانایی لێدەدا، سەرنجامەکەشم ڕێک وەک ئەوەی تر وابوو. کاسێتی یەکەم دیوی دووەم. بەمە ئەویش و ژمارەیەکی زۆری تریش خەڵکم کرد بە دوژمنی خۆم. اینجا یەک لە دوای یەک چوون بۆ لای هەموو پیاوەکان بێ ئەوەی ئاگام لەو دوژمنایەتیە هەبێت کە بۆ خۆمی دەسازێنم. من لەوە دڕدۆنگ بووم و لێی دەترسام، بەڵام ئەوە ئەرکێک بوو لەسەر شانم، وام بە بیرداهات کە پێویستە جارێ گرنگی بە وتەکەی خوداوەند بدەم. بۆیە بە خۆمم وت خودایە دەبێ بچمە لای هەموو ئەوانەی کەوا دیارە دەزانن، دەبێ مانای سروشەکە لێک بدەمەوە. من سوێنتان بۆ دەخۆم، ئەی ئەسینیەکان، بە سەگ سوێن دەخۆم، چونکە پێویستە ڕاستیتان پێ بڵێم. ئەنجامی ئەرکەکەی من تەنیا بریتی بوو لەمە، بۆم دەرکەوت ئەو پیاوانەی لە هەمووان شۆرەتیان زیاترە، ئەوانە بگرە لە هەموو کەس گەمژەترن. بەڵکو خەڵکێکی لەوان نزمتر بەڕاستی داناتر و باشتر بوون. من ئەو چیرۆکی گەڕانەکەی خۆمتان بۆ دەگێڕمەوە بە دوای وتەکەی سروشدا یان و
وەکو ناوم لێناوە کارەکانی هیراکلیس. ویستومە لە کۆتاییدا سروشە ڕەت نەکراوەکە بسەلمێنم دوای سیاسەت مەدارەکە. چوون بۆ لای شاعیرەکان، تراجیدیان نووسەکان بن یاخود داستان نووسەکان یان هەر چەشنێکی تر، لەوێش لە دڵی خۆمدا دەموت ئێستا بە تەواوی بۆ دەردەکەوێت کە تۆ زۆر لەوان نەزانتریت. بەم جۆرە چەند بڕگەیەکی نایابم لە نووسینەکانیان وەرگرت، کەوتمە پرسیارکردن دەربارەی ماناکانیان. وان دەزانی ئەوانە شتێکم فێر دەکەن. ئایا ئێوە بڕوام پێ دەکەن؟ هەست بە شەرمەزاری دەکەم لە وتنی ڕاستیەکە، بەڵام پێویستە بڵێم کە زەحمەتە لێرەدا تاقە کەسێک هەبێت و نەتوانێت لەوان باشتر دەربارەی شێعرەکانی ئەوان بدوێت. ئەو کاتەش زانیم کە شاعیرەکان بەهۆی داناییەوە شێعر نانووسن، بەڵکو بەهۆی چەشنە سروشێکی بلیمەتانەوە ئەوانە وەکو پێشبینیکەر یان بەختگرەوە وەهان. کەوانیش گەلێشتی باش دەڵێن، بەڵام خۆشیان لە ماناکانیان تێناگەن. شاعیرەکانیش وەکو شتێکی ئاوا هاتنە بەرچاوی من. لەمەش زیاتر بۆم دەرکەوت کە لە توێی بەهێزی شێعرەکانیانەوە خۆیان وا تێدەگەن لەو پیاوانە داناتر بن کە خەریکی شتی ترن، وەلی ئەمانە بە هیچ جۆرێک دانانین. بۆیە دەستبەرداریان بووم و خۆمم قایل دەکرد کە من لە بەرهەمان هۆی پێشوم لەگەڵ سیاسەتمەدارەکەدا لەوانیش داناترم. دوجاریش چوون بۆ لای پیشەسازەکان، من بە هۆشیاریەوە دەمزانی کە هیچ نازانم. وەک دەشێت بڵێم دڵنیاش بووم کە ئەوانە گەلێشتی باش دەزانن، لێرەدا بە هەڵەدا نەچوو بووم، چونکە ئەوان زۆر شتیان دەزانی کە من دەربارەیان نەزان بووم. لەمەشدا ئەوان بەڕاستی لە من داناتر بوون، بەڵام سەرنجمدا کە تەنانەت پیشەسازێکی زۆر باشیش کەوتونەتە هەمان هەڵەی شاعیرەکانەوە. لەبەرەوەی ئەوان پیاوانێکی لێهاتووی کارکردن بوون، بەڵام ئەوانیش پێیان وابوو کە دەربارەی مەسەلە بڵند و باڵاکان هەموو شتێک دەزانن. ئەم ناتەواویەش سێبەرێکی بەسەر داناییەکەیاندا کێشاوە، بۆیە لە بریتی سروشەکە لە خۆمم پرسی ئایا من پێم خۆش دەبێت هەر ئاواهی بم، واتە هەم زانینەکەی ئەوان و هەم نەزانینەکەشیانم نەبێت، یاخود منیش وەکو ئەوان بم لە هەردووکیاندا. وەڵامی خۆم و سروشەکەمدایەوە کە من چۆن هەم ئاوا باشترم. ئەم لێپرسینەوەیە بۆتە هۆی ئەوەی ناحەزم زۆر بێت لە خراپترین و مەترسیدارترین زۆریش بواری ڕەخسان بۆ وەی بوختانێکی زۆرم پێ بکەن، من پێم دەوترێ دانا، چونکە بیستەرەکانم وا دەزانن خۆم ئەو داناییەم هەیە کە لای خەڵک بۆی دەگەڕێم، بەڵام ئۆ پیاوانی ئەسینا ڕاستیەکەی ئەوەیە بە تەنیا خوداوەند دانایە و بە وەڵامەکەشی هەوڵی داوە پێشانی بدات کە دانایی مرۆڤ یەکجار کەمە یان هەر هیچ نییە. ئەو دەربارەی سۆکرات قسە ناکات، ناوی منی تەنیا بۆ ڕوونکردنەوە بەکارهێناوە، وەکەوەی بڵێت ئۆ پیاوینە داناترین کەسیش وەکو سۆکرات دەزانێ کە لە ڕاستیدا داناییەکەی هیچ نییە. بۆیە من گوێڕایەڵانە بۆ خوداوەند دەگەڕێم و دەپشکنم و پرسیار لە دانایی هەر کەسێک دەکەم، چ هاوشاری بێت یاخود بێگانە، کەوا دیار بێت دانابێت. وەلێ ئەگەر دانانە بێت ئەوە ئەو بەڵگەیە لە سروشەکەدا هەیە، پیشانی دەدات کە دانا نییە. ئەم کارشم بە تەواوی داگیری کردووم، هیچ کاتێکم نییە تەنانەت بایەخ بدەم بە هیچ بابەتێکی میلیش یاخود بایەخ بە هیچ شتێکی تایبەتی خۆشم بدەم، هەر بۆیەشە لەبەر دڵسۆزیەکەم بۆ ێزدان هەژار و نەدارم. شتێکی تریشەیە لاوانی سربەچینە دەوڵەمەندەکان کە هیچ شتێکیان نییە بیکەن، خۆیان لە دەورم کۆ دەبنەوە. حەز دەکەن گوێیان لە خۆ دەرخەران بێت کە تاقی دەکرێنەوە، زۆر جاریش لاساییم دەکەنەوە و دەست دەکەن بە تاقیکردنەوەی خەڵکی تر کە زۆریشن. ئەمانی شەرزوو بۆیان دەردەکەوێت کەوانەی پێیان وایە شتێک دەزانن، بەڵکو لە ڕاستیدا کەم دەزانن یان هیچ نازانن.
ئەو کاتەش ئەوانەی تاقی کراونەتەوە لە جیاتی ئەوەی لە خۆیان تووڕە ببن لە من تووڕە بوون. دەڵێن ئەم سۆکراتە نەفرەت لێکراوە ئەم فریودەرە هیچ و پوچەی لاوەکان ئینجا ئەگەر یەکێک پرسیاریان لێ بکات بۆچی ئەو چ خراپەیەک دەکات و فێری خەڵکیشی دەکات. ئەوان نازانن، ناشتوانن بیڵێن، بەڵام بۆ ئەوەی دۆڕاو دەرنەکەون هەمان ئەو تۆمەتە حازر بە دەستانە دووبارە دەکەنەوە کە ئاڕاستەی هەموو فەیلسوفەکان کراو. گوایە فێری ئەو شتانەمان دەکەن کە لە سەرووی هەورەکان و ژێرزەمیندا بوونیان هەیە. هەروەها باوەڕیان بە هیچ خوداوەندێک نییە، بەرگی چاکە دەکەن بە بەری خراپەدا، چونکە ئەوان نایانەوێت دان بەوەدا بنێن کە خۆ دەرخستنیان بەوەی دەزانن هەڵماڵ راوە. کەوەش ڕاستیەکەیە ئەوان زۆریشن و چاوبرسی و چالاکیشن. ڕاشکێشراون بۆ شەڕەکە و زمانێکی قایلکەرانەشیان هەیە، ئەوانە گوێی ئێوەیان پڕ کردووە لە بوختانە سەختەکەیان. بۆیە ئەمەیە هۆیەوەی بۆچی سێ تاوانبارەکەی من میلیتۆس و ئانیتۆس و لیکۆن دژایەتیم دەکەن. میلیتۆس دژم وەستاوەتەوە بۆ ئەوەی نوێنەرایەتی شاعیرەکان بکات. ئانیتۆس لە جیاتی پیشەسازەکان و سیاسەتمەدارەکان، لیکۆنیش لە بری ڕەوانبێژەکان. هەروەک لە سەرەتاشدا وتم من ناتوانم لە یەکساتدا ئەم هەموو بوختانە ڕەت بکەمەوە. پیاوانی ئەسینە ئەمەش ڕاستیەکەیە و هەموو ڕاستیەکەشە. هیچ شتێکم نەشاردووەتەوە، هیچ شتێکم نەشێواندووە. لەگەڵ ئەوەشدا دەزانم کە ڕاشکاویەکەم لە قسەکردندا وایان لێ دەکات ڕقیان لێم بێتەوە. ئەم ڕقەش هیچ نییە لەبەر ئەوە نەبێت کە بەڵگەیەکە لەسەر ئەوەی من ڕاستی دەڵێم. ئەمەش ناحەقیەکە بەرامبەری من، هەروەها ئەمەش هۆیەکەی. وەک بۆتان دەردەکەوێت لەم لێپرسینەوەیەدا بێت یان لە لێپرسینەوەیەکی داهاتوو تردا. دەربارەی گروپی یەکەمی تاوانبارکەرانم هێندە بەسە بۆ داکۆکیکردن ئێستا دەچمە سەر گروپی دووەم. سەرکردەکەیان میلیتۆسە، ئەم پیاوە باشەی کە بەڕاستی بۆ شارەکەی خۆی دڵسۆزە و خۆی دەڵێت پێویستە لە بەرامبەری ئەمانیشدا داکۆکیەک لە خۆم بکەم. گەر شایەتیە سوێن لەسەر خوراوەکەیان بخوێنرێتەوە. شتێکی لەم بابەتەی تێدایە دەڵێت سۆکرات خراپەکارە، کەلاوەکان بەدخوو دەکات. بڕواشی بە خوداوەندەکانی شار نییە، بەڵکو یەزدانگەراییەکی تایبەت بەخۆی هەیە، ئەمەیە تۆمەتەکە. با ئێستا بە تایبەتی لێبکۆڵینەوە ئەو دەڵێت کە من خراپەکارم. هەروەها لاوانیش خراپ دەکەم، بەڵام ئەو پیاوانی ئەسینا من دەڵێم میلیتۆس خۆی خراپەکارە و لاوانیش تێک دەدا. ئەو لە کاتی جددیدا گاڵتە دەکات، ئەو بۆ خۆڕانان حەزی لەوەیە خەڵک ڕابکێشێت بۆ دادگا. چێژ لەو مەسەلانە وەردەگرێت کە خۆی هەرگیز بایەخی پێنەداون. من هەوڵ دەدەم ڕاستیەمەتان بۆ ڕوون بکەمەوە. میلیتۆس وەرە پێشەوە با پرسیارێکت لێ بکەم. تۆ زۆر بیر لە چاکردنی لاوان دەکەیتەوە؟ بەڵێ وایە. کەواتە بە دادوەران بڵێ چاککەری لاوان کێیە، چونکە پێویستە تۆ ئەمە بزانیت. مادام تۆ ئازارت پێگەیشتووە بەوەی خراپکەرەکەیانت دۆزیوەتەوە و هاتووی لە بەردەمی دادگادا تاوانبارم دەکەیت و شایەتیم لەسەر دەدەی، بڵێ کەواتە بە دادوەران بڵێ چاککەریان کێیە. میلیتۆس دەبینم بێدەنگیت و هیچت پێ نییە بیڵیت، بەڵام ئایا ئەمە تا ڕادێک شەرمەزاری نییە بۆ تۆ؟ بەڵگەیەکی زۆر بایەخداریش بۆ سەلماندنی ئەوەی کە من دەموت تۆ ئەم مەسەلەیەت بەلاوە گرنگ نییە؟ هاوڕێم قسە بکە، پێمان بڵێ کێ چاککەری لاوانە. یاساکان. بەڵام گەورەی بەڕێزم ئەمە مەبەستەکەی من نییە. من دەمەوێت بزانم ئەو کەسە کێیە ئەوەی لە هەموو کەس زیاتر شارزای یاساکانە. سۆکرات. ئەو دادوەرانەی لە دادگادا ئامادەن. دەتەوێ بڵێ چی؟ میلیتۆس ئەوان لە توانایاندا هەیە لاوان فێر بکەن و چاکیان بکەن؟ بێشکوان. چی هەر هەمویان یا تەنیا هەندێکیان؟ نەک هەر هەمویان.
هەر هەمویان. بە هیرای خوداوەند دەما هەواڵێکی خۆشە. چاککەرانی لاوان زۆرن، کەواتە بۆ ئامادەبووەکانی تر و ناودادگار چی دەڵێیت؟ ئایا ئەوانیش چاکیان دەکەن؟ بەڵێ دەیکەن. سیناتۆرەکانیش؟ بەڵێ سیناتۆرەکانیش چاکیان دەکەن. بەڵام ڕەنگە ئەندامانی ئەنجومەن خراپیان بکەن، یان ئەوانیش چاکیان دەکەن. ئەوانیش چاکیان دەکەن، کەواتە هەموو ئەسینیەکان چاکیان دەکەن و بەڕێزیان دەکەن. هەمویان جگە لە منیش بەتەنیا خراپیان دەکەم. ئایا ئەمەیە کە تۆ جەختی لەسەر دەکەیت؟ جاخۆ ئەگەر وا بێتەوە من زۆر بەدبەختم، بەڵام وادا بنێ من پرسیارێکی تریشت لێ دەکەم. ئەی دەربارەی ئەسب دەڵێی چی؟ ئایا یەکدانە پیا و خراپەیان لەگەڵدا دەکات و هەموو جیهانیش چاکەیان لەگەڵدا دەکەن؟ ئایا پێچەوانەی ئەمە بە تەواوی دروست نییە؟ یەک پیا و دەتوانێت چاکەیان لەگەڵدا بکات، یاخود بەلایەنی کەمەوە چەند کەسێکی زۆر؟ نا، مەیتەری ئەسب. ئەگەر بڵێیت ئەو چاکەیان لەگەڵدا دەکا، ئەوانی تریش کە کاریان پێدەکەن و ئازاریان دەدەن. میلیتۆس ئەمە بۆ ئەسپەکان یان هەر گیانەوەرێکی تر ڕاست نییە. بێشک ڕاستە. ئەگەر تۆ یان ئانیتۆس بشڵێن بەڵێ یان نەخێر، بەڕاستی ئەگەر لاوەکان تەنیا یەک خراپکەریان هەبێت و سەرباقی جیهانیش چاککەرانیان بن، ئەوە حاڵیان هەر زۆر باش دەبێت. بەڵام میلیتۆس تۆ بەڕوونی دەرت خست کە هیچ شتێک دەربارەی لاوان نازانیت. بێموبالاتیەکەت لەوەدا دیارە کە گوێ نادەیتە ئەو هەموو شتانەی دژی من هێناوتنەتەوە. ئێستا میلیتۆس پرسیارێکی تریشت لێ دەکەم، تۆ و زیۆس کامیان باشترن؟ لە ناو هاوشاریە خراپەکاندا بژیت یاخود لە ناو هاوشاریە باشەکاندا؟ هاوڕێم وەڵام بدەرەوە، من دەڵێم پرسیارەکە پرسیارێکە بە ئاسانی وەڵامی دەدرێتەوە. ئایا چاکەکان چاکە لەگەڵ دراوسێکانیاندا ناکەن؟ خراپەکانیش خراپەیان لەگەڵدا ناکەن؟ بێشک. جا ئایا کەس هەیە حەز بکات ئەوانەی لەگەڵیدا دەژین خراپەی لەگەڵدا بکەن نەک چاکە؟ وەڵام بدەرەوە. هاوڕێ باشەکەم یاسا داوات لێ دەکا وەڵام بدەیتەوە کەس هەیە حەز بکات ئازاری بدێت؟ بێگومان نا. جا کە تۆ تاوانبارم دەکەی بەوەی لاوان خراپ دەکەم و خویان شەڕ دەکەم، تۆ دەڵێیت من بە مەبەست خراپیان دەکەم یان بەبێ مەبەست؟ دەڵێم بە مەبەست. بەڵام تۆ هەر ئێستا دانت بەوەدانا کە چاکەکاران چاکە لەگەڵ دراوسێکانیاندا دەکەن، خراپەکاریش خراپەکاریان لەگەڵدا دەکەن و ئێستا ئایا ئەوە ڕاستە کە داناییە بڵندەکەی تۆ بەم تەمەنە کەمەتەوە گەیشتۆتە ئەوەی کە من لەم تەمەنەی خۆمدا ئەوەندە بیرتاریک و گێلم کە نەزانم ئەگەر ئەو پیاوانەی دەبێت من لەگەڵیاندا بژیم بەهۆی منەوە خویان شەڕ کرابێت؟ زۆر بە سانایی لەلایەنی ئەوانەوە ئازار دەدرێم کەچی خۆم خویان شەڕ بکەم و بە ئەنقەستی شوا بکەم، تۆ ئاوا دەڵیت. لەو باوەڕەدانیم بەم قسانە نەمنونە هیچ کەسێکی ترت پێ قایل بکرێت، کەواتە من یان خویان شەڕ ناکەم یاخود بە مەبەست وا ناکەم. لە هەردوو حاڵەتەکەشدا تۆ درۆ دەکەیت. ئەگەر خراپەکاریەکەم بە مەبەست نەبێت، یاسا سزای خراپەی کاری بێمەبەست نادات. دەبوو تۆ بە شێوەیەکی تایبەتی پێت بوتمایە و وریات بکردمایەتەوە و ئامۆژگاریت بکردمایە، چونکە من ئەگەر بە شێوەیەکی باشتر ئامۆژگاریم بکرایە، ئەوە دەستبەرداری ئەوە دەبووم کە بە بێمەبەست کردومە. گومان لەوەدا نییە کە دەم کرد، بەڵام تۆ هیچت پێ نەوتم، نەتویست فێرم بکەیت. ئێستاش منت تێناوە بۆ ئەم دادگایە کە شوێنی فێرکردن نییە بەڵکو شوێنی سزادانە. ئەسینیەکان هەروەکو باسم کرد بۆتان ڕوونبووە کە میلیتۆس بە هیچ جۆرێک گوێ نادات بە مەسەلەکە، نەکەم و نەزۆر. بەڵام میلیتۆس هێشتا هەر حەز دەکەم بزانم من بۆچی لاوان خراپ دەکەم. وەک لە تۆمەتەکەی تۆوە بۆم دەردەکەوێت
من فێریان دەکەم باوەڕ نەکەن بەو خوداوەندانەی کە شار باوەڕی پێیانە. بەڵام چەشنە یەزدانگەریەک یاخود ڕۆحیانەتێکی تازە دەخەمە جێگەیان. ئەمە ئەو فێرکردنەیە کە بەهۆیەوە من خوی لاوان شەڕ دەکەم وەکو تۆ دەیڵێیت. بەڵێ بەم کومی وا دەڵێم. کەواتە تو یەزدانەکان میلیتۆس ئێمە دەربارەی کێ دەدوێین؟ بە ڕاشکاوی و بە منیش و بە دادگاش بڵێ مەبەستت چییە؟ چونکە من هێشتا لەوە تێناگەم مایە تۆ جەخت لەوە دەکەی ئایا من پیاوانی تر فێر دەکەم تا باوەڕ بە خوداوەندێک بهێنن؟ کەواتە من باوەڕم بە خوداوەندەکان هەیە. هەروە من بە تەواوی بێ خوداوەند نیم. تۆ لە شکاتەکەتدا باسی ئەمەت نەکردووە، بەڵکو تەنیا دەڵێی تەوانە هەمان ئەو خوداوەندانە نین کە شاردەیان ناسن. تۆمەتەکە ئەوەیە کە ئەوانە خوداوەندی جیاوازن، یاخود تۆ مەبەستت لەوەیە کە من بە سادەیی بێ خوداوەند و مامۆستای بێ خوداوەندیم. من مەبەستم لەمەی دواییانە، تۆ بە تەواوی بێ خوداوەندیت. چەندە بڕینێکی نائاساییە میلیتۆس، تۆ بۆچی پێت وایە؟ ئایا بەڕاستی پێت وایە من باوەڕم بە هیچ خودایەک نییە؟ مەبەستت لەوەیە کە من وەکو خەڵکی تر باوەڕم بە خوداوەندایەتی خۆر یان مانگ نییە؟ دادوەرینە من دڵنیاتان دەکەم ئەو باوەڕی پێیان نییە، چونکە دەڵێت خۆر بەردە مانگیش خاکە. هاوڕێم میلیتۆس، تۆ پێت وایە کە تۆ ئەناکساگۆراس تاوانبار دەکەیت، هەروەها تۆ خراپ لە دادوەرەکان تێگەیشتویت. گەروا بزانیتەوانە تاوڕادێ بێ ئاگان کە نەزانن ئەم پێڕەوانە لە کتێبەکانی ئەناکساگۆراسی کلازۆمینیدا هەبن کە پڕن لەم شتانە، بۆیە بەڕاستی ئەوەی دەوترێت کە سۆکرات فێری لاوەکانی دەکات کەچی گەلێک جار لەسەر تەختەی شانۆ بیستراون و نرخی چوونە ژوورەوەی شانۆش ئەو پەڕەکەی یەک دراخمایە، ئەوان دەتوانن پارە بدەن و بە سۆکرات پێ بکەنن. ئەگەر سۆکرات خۆی وا دەربخات خاوەنی ئەم تێڕوانینە نائاساییانەیە، بۆیە میلیتۆس ئایا تۆ بەڕاستی پێت وایە کە من باوەڕم بە هیچ خودایەک نییە؟ میلیتۆس، سوێن دەخۆم بە زیۆس کە تۆ بە هیچ شێوەیەک باوەڕت بە هیچ خودایەک نییە. سۆکرات، کەس باوەڕت پێ ناکات. من زۆر دڵنیام کە تۆ خۆشت باوەڕ بە خۆت ناکەیت. پیاوانی ئەسینا، من ناتوانم واز لەو بیرکردنەوە بهێنم کە میلیتۆس هەڵەشە و هەرچی و پەرچیە. ئەم تۆمەتەی بە ڕۆحێکی هەڵەشە و هەڵەت و پەڵەت و سەرکێشێکی هەرزەکارانەوە نووسیوە. ئایا ئەم مەتەڵێکی تێکەڵ و پێکەڵ نەکردووە بە خەیاڵی خۆی منی پێتوش بکات؟ لەبەر خۆیەوە وتوویەتی دەبینم ئایا سوکراتی دانا دەرک بە ناکۆکیە قۆشمەکەم دەکات، یاخود ئایا دەتوانم ئەویش و ئەوانی تریش فریو بدەم؟ چونکە بە دڵنیایی لای من ڕوونە کە ئەو لە تاوانبارکردنمدا لەگەڵ خۆشیدا ناکۆکە. دەڵێت سۆکرات تاوانبارە بەوەی باوەڕی بە خوداکان نییە، هەروەها باوەڕیشی پێیانە. وەلێ ئەمە ئیشی کەسێک نییە کە بەڕاستی بێت. حەز دەکەم ئێوەش ئەو پیاوانی ئەسینا لەگەڵمدا بێنە ناو تاقیکردنەوەی ئەوەی کە من پێم وایە ناکۆکیەکەی ئەوی گرتووەتە خۆی. هەروەها ئایا میلیتۆس تۆ وەڵام دەدەیتەوە پێویستە تکاکەم بیری بینەران بخەمەوە کە ئەگەر بەو شێوەی ڕات و ماوا قسەم کرد ئەوان بۆژۆم نەکەن. میلیتۆس، ئایا تۆ هەرگیز باوەڕت بەبوونی پیاوێک هەبووە باوەڕی بەبوونی شتەکان هەبوو بێت، بەڵام باوەڕی بەبوونی مرۆڤ نەبوو بێت؟ پیاوانی ئەسینا حەز دەکەم وەڵامم بداتەوە، نەک بەردەوام هەر هەڵپەی ئەوەی بێت قسەم پێ بڕێت. کەس هەیە باوەڕی بە مەیتەری هەبێت بەڵام باوەڕی بە ئەسپ نەبێت؟ یان باوەڕی بە ژەنینی فلوت هەبێت بەڵام باوەڕی بە فلوت ژەن نەبێت؟ نەخێر هاوڕێم، من وەڵام بۆ تۆ و بۆ دادگاش دەدەمەوە مادام تۆ ناتەوێت بۆ خۆت وەڵام بدەیتەوە. هەرگیز پیاوێکی ئاواهی بوونی نییە،
بەڵام ئێستا تکایە وەڵامی ئەم پرسیارەی تریان بدەرەوە ئایا پیاوێک دەتوانێت باوەڕی بە ڕۆحیانەت و هێزە یەزدانیەکان هەبێت بەڵام باوەڕی بە ڕۆح یان نیمچە خوداوەندەکان نەبێت؟ ناتوانێت. من چەند بەختەوەرم کە بە یاریدەی دادگا ئەم وەڵامەم لێ دەرکێشایت، بەڵام تۆ لە تۆمەتەکەتدا سوێندت خوارد کە من باوەڕم بە هێزە یەزدانی و ڕۆحیەکان هەیە و فێری خەڵکیشیان دەکەم. تازە بن یان کۆن ئەوە گرنگ نییە. هەرچۆنێک بێت من باوەڕم بە هێزە ڕۆحیەکان هەیە. تۆ بەختی خۆت واد نووسیوە و سوێندیشت لەسەری خواردووە. من چۆن دەتوانم باوەڕم بە ڕۆح یاخود نیمچە یەزدانەکانیش نەبێ؟ دەتوانم؟ بۆ ئەوەی دڵنیابیت پێویستە من هەر لەبەر ئەوەش دەبێت وا گریمانە بکەم کە بێدەنگیەکەت مانای ڕازیبوون ڕادەگەیەنێت ئێستا ڕۆحەکان یان نیمچە خوداکان چین؟ ئایا ئەوانە خودانین یاخود نەوەی خوداکان نین؟ بێشکوان. بەڵام ئەمە ئەوەیە کە من پێی دەڵێم ئەو مەتەڵە قۆشمەیەی تۆ داتێناوە. نیمچە خوداکان یان ڕۆحەکان خودان. تۆش یەکەم جار ڕادەگەیەنیت کە من باوەڕم بە خوداکان نییە، ئینجا جارێکی تر دەڵێی کە من باوەڕم بە خوداکان هەیە. چونکە ئەگەر من باوەڕم بە نیمچە خوداکان هەبێت هەروەها نیمچە خوداکان نەوەی ناشەرعی خوداکان بن، چ بەهۆی حۆریەکانەوە یان هەر دایکانێکی ترەوە بێت، بۆ ئەوانەی کە پێیان دەوتێ کوڕەکانیان چ مرۆڤێک باوەڕ بەوە دەکا کە خوداکان بوونیان نییە ئەگەر نەوەکانی خوددا بوونیان هەبێت. لەوانەیە تۆ جەخت لە بوونی ئێستر بکەیت، بەڵام نکوڵی لە بوونی ئەسپ و کەر بکەیت. میلیتۆس نابێت ئەم شتە پڕوپوچە وای لە تۆ کرد بێت شکاتم لێ بکەیت. تۆ ئەمەت خستۆتە ناو تۆمەتەکەوە، لەبەرەوەی هیچ شتێکی ڕاستەقینەت بەدەستەوە نییە تا منی پێتاوانبار بکەیت، بەڵام هەر کەسێک تۆسقاڵێک تێگەیشتنی هەبێت تۆ ناتوانیت قایلی بکەیت بەوەی پیاوێک باوەڕی بە یەزدانەتی و شتە ژوورمرۆییەکان هەبێت بەڵام باوەڕی بە خوداکان و نیمچە خوداکان و پاڵەوانەکان نەبێت. ئەوەی پێویست بوو وەڵامی تۆمەتەکەی میلیتۆس داوتم، ئیتر هەر داکۆکیەکی درێژتر پێویست نییە، بەڵام من باشی دەزانم کە چەند دوژمنایەتیم بۆ خۆم خوڵقانوە، هەر ئەمەش دەبێتە هۆی ڕووخاندنی من ئەگەر بڕووخێم. میلیتۆس نا، هەروەها ئانیتۆسیش نا، بەڵکو ئەو قین و ئێرەیەی جیهانە کە بۆتە هۆی مردنی چەندان پیاوی باش، هەروەها ڕێی تێدەچێت بێتە هۆی مردنی زۆری تریش. مەترسی ئەوە لە گۆڕێنیە کە من دواهەمینیان بم. ڕەنگە یەکێک بڵێت سۆکرات شەرم لە ژیانێک ناکەیت کە خەریکە بەرەو کۆتاییەکی ئاوا دەتبات، بە نەرمیەکەوە وەڵامی ئەو کەسەش دەدەمەوە. تۆ بە هەڵەدا چووی پیاو بە کەڵکی هەموو شتێک دێت و نابێت گوێ بداتە فرسەتی ژیان و مردن، دەبێت بە تەنیا بایەق بدات بەوەی هەر شتێک کە دەیکات ڕاستە یان هەڵێ. ڕۆڵی پیاوی باش بینێت یان هی خراپ، بۆیە لە تێڕوانینی تۆوە ئەو پاڵەوانانەی لە تەروادەدا کوژران باشیان نەکردووە. کوڕەکەی تیتیسیش لە سەروی هەمویانەوە کە هەمویان بەیەکەوە گاڵتەیان بە مترسی دەهات و نەیان دەویست خۆیان سووک و ڕیسوا بکەن. کاتێک بە پەرۆشەوە دەویست لە تۆڵەی پاترۆکلیسی هاوڕێیدا هێکتۆر بکوژێت، دایکە یەزدانیەکەی بەم وشانە یا چەند وشەیەکی تری لەم بابەتە پێیوت: ئەگەر تۆ تۆڵەی پاترۆکلیسی هاوڕێت بکەیتەوە و هێکتۆر بکوژیت ئەوە خۆشت دەمریت. دوای مردنی هێکتۆر هەمان چارەنووس چاوەڕێی تۆش دەکات. ئەو ئاگادارکردنەوەکەی پێگەیشت، بەڵام گوێی نەدایە و لە جیاتیەوەی لە مەترسی و مەرگ بترسێت گاڵتەی پێیان هات و بێزی لێکردنەوە. زیاتر لەوە دەترسا بە بێکەرامەتی ژیان بەسەر ببات و تۆڵەی هاوڕێکەی نەکاتەوە. بۆیە وەڵامی دایکی دایەوە: با تۆڵە لە دوژمنەکەم بکەمەوە و یەکسەر بمرم، نەک لێرە لەسەر ئەم پاپۆڕانە بمێنمەوە و ببمە پەڵەیەکی شەرمەزاری بەسەر ڕووی زەویەوە. ئەشیل هیچ بیرێکی لە مەرگ و مەترسی کردبووەوە؟
چونکە مرۆڤ لە هەر شوێنێک بێت ئەو شوێنەی کە خۆی هەڵی بژاردووە یاخود لەلایەنی سەرکردەیەکەوە لەوێدا دانراوە ئەوە پێویستە لە کاتی مەترسیدا خۆی ڕابگرێت جگە لەوەی بیر بکاتەوە ئابڕووی نەچێت نابێت بیر لە مەرگ و هیچ شتێکی تر بکاتەوە ئەمەش ئۆ پیاوانی ئەسینا قسەیەکی ڕاستە ئۆ پیاوانی ئەسینا ئەگەر ئەو جەنەڕاڵانەی خۆتان هەڵتان بژاردوون بۆ ئەوەی لە پۆتیدیا و ئەمفیپۆلیس و دیلیۆمدا سەرکردایەتیمان بکەن فەرمانیان پێکردمایە لەو شوێنەدا بمێنمەوە کە ئەوان بۆیان دیاری کردبووم تاکو هەر پیاوێکی تر ڕوبەڕووی مەرگ ببمەوە بەڵام من وام نەکردایە ئەو کاتە ڕەفتارەکەم یەکجار نامۆ دەبوو ئەی ئەگەر ئێستا کاتێک من پێم وایە و ئەندێشە دەکەم کە خوداوەند فەرمانم پێدەکات بەناو خودی خۆم و پیاوانی تردا بگەڕێم و ڕۆڵی فەیلسوف ببینم بێم لە ترسی مردن یا لەبەر هەر ترسێکی تر ئەرکەکەی سەرشانم بخەمە لاوە بەڕاستی ئەمە شتێکی نامۆ دەبێت ئەگەر گوێڕایەڵی سروشەکە نەبم ئەوە جێی خۆی دەبێت بە تۆمەتی کفرکردن بە بوونی یەزدانەکان بهێنرێم بۆ دادگا لەبەرەوەی لە مردن دەترسم بە خەیاڵی خۆم من دانابووم بێ ئەوەی وابم چونکە لە ڕاستیدا ترسان لە مردن بریتیە خۆپیشاندان بەوەی داناییت هەیە نەک داناییەکی ڕاستەقینە خۆ دەرخستن بە زانینێکی نەزارا و هەروەها کەس نازانێت ئایا مردن کە مرۆڤ ئەوەندە لێی دەترسێت کە بە گەورەترین خراپەدای دەنێت کێ ناڵێت گەورەترین چاکە نییە ئایا ئەمە نەزانیەکی پڕسوورەیی نییە؟ سوورەی ئەوەی مرۆڤ لافی زانینی شتێک لێ بدات کە نایزانێت منیش تەنها لەمەدا بڕوام وایە کە خۆم لە خەڵکی تر جیا بکەمەوە لەوانەشە هەر بەمەندە بتوانم بڵێم من لەوان داناترم ئەمەش چونکە من شتێکی کەم لە جیهانی ژێرەوە دەزانم گریمانەیەوە ناکەم کە دەزانم بەڵام بڕوام وایە کە نادات پەروەریکردن و یاخیبوون لە شتێک کە باشتر بێت چ مرۆڤ بێت یاخود یەزدان شتێکی خراپ و ناشکۆمەندانێ بۆیە من هەرگیز لە چاکەی شیا و ناترسم و خۆمی لێلا نادەم بۆ خاتری خراپەیەک کە بە دڵنیاییەوە هەیە هەر بۆیەشە ئەگەر ئێستا لێم بگەڕێن بڕۆم و بە قسەی ئانیتۆس نەکەن کە هەر لە سەرەتایی دادگاییکردنەکەمەوە داوای مردنم بۆ دەکات کە هەر لە سەرەتایی دادگاییکردنەکەمەوە داوای مردنم بۆ دەکات یاخود ئەگەر هەر لە سەرەتاوە دادگاییتان نەکردمایە یان ئەگەر ئێستا ڕابکەم ئەوە کوڕەکانتان بە بیستنی قسەکانی من بە تەواوی بەدخوو دەبن ئەگەر پێم بڵێن سۆکرات ئەم جارە گوێی لە ئانیتۆس ناگرین و ئازاد دەکەین بەڵام بە مەرجێک چیتر بەم شێوەی ئێستات پرسیار نەکەیت و بیر نەکەیتەوە ئەگەر جارێکی تر بتگرین کەوا دەکەیت ئەوا دەمریت ئەگەر ئەمە ئەو مەرجە بێت کە بەهۆیەوە لێم دەگەڕێن بڕۆم ئەوە وەڵامتان دەدەمەوە پیاوانی ئەسینا من ڕێستان لێ دەگرم و خۆشم دەوێن بەڵام من زیاتر گوێڕایەڵی خودا دەبم نەک ئێوە من هەتا بژیم و تینم تێدا مابێت هەرگیز دەرزبەرداری کردن و فێربوونی فەلسفە نابم هەر کەسێکیش ببینم ئامۆژگاری دەکەم و پێی دەڵێم تۆ هاوڕێم ئەی هاوشاری ئەسینایی مەزن و بەهێز دانا شەرم ناکەی لەوەی پارە و پولی زۆر و شۆرەت و شکۆمەندی خڕدەکەیتەوە کەچی بایەخێکی کەم بە دانایی و ڕاستی و پەرەپێدانی زیاتری ڕۆح دەدەیت کە هەرگیز گوێت پێ نەداوە گەرە و کەسەی لەگەڵیدا دەدوێم وتی بەڵێ بەڵام من بایەخیان پێدەدەم ئەوسا جێی ناهێڵم یان ناهێڵم یەکسەر بڕوات بەڵکو دەست دەکەم بە لێپرسینەوەی و تاقیکردنەوەی و بە قسە هێنانی ئەگەر پێم وابوو هیچ چاکەیەکی تێدا نییە بەڵکو تەنها لافی ئەوە لێدەدات کە هەیەتی
گلەیی و سەرکۆنەیەکی زۆری لێ دەکەم و زێدەڕۆیی دەکەم لەوەدا کە پێی بڵێم تۆ شتەنایە بەکانت پشتگوێ خستووە. هەمان نەموشانە لەگەڵ هەموو ئەوانەدا دووبارە دەکەمەوە کە پێیان دەگەم گەنج من یا پیر، هاوشاری بێت یا غەریبە، بەڵام بە تایبەتی لەگەڵ هاوشاریەکانمدا چونکە ئەوان بە شێوەیەک لە شێوەکان برای خۆ من. چونکە ئێستا ئەمە فەرمانی یەزدانە، هەروەها منیش باوەڕم وایە کە هیچ چاکەیەکی لەمە گەورەتر لەم شارەدا هەرگیز ڕووی نەداوە لە چاو خزمەتەکانی مندا بۆ خودا. بۆیە من هیچ ناکەم و دەگەڕێم و هەمووتان قایل دەکەم گەنج و پیر وەکو یەک، نەک بۆەوەی بیر لە خۆتان یاخود مڵکەکانتان بکەنەوە، بەڵکو یەکەم و بە شێوەیەکی سەرەکی بۆ ئەوەی بایەخ بدەن بە پەرەپێدانی مەزنی ڕۆح. من پێتان دەڵێم کە چاکە بە پارە پەیدا ناکرێ، بەڵکو لە چاکەوە پارە و هەموو شتێکی باشی دەستی مرۆڤ دەکەوێت. گشتی هەروەکو تایبەتی ئەمەیە وانەکانی من. ئەگەر ئەمەش ئەو پێڕەوەیە کە لاوان بەدخوو دەکات، ئەوە من پیاوێکی خراپم. بەڵام مەگەر یەکێک بێت و بڵێت ئەمە فێرکردنەکانی تۆ نییە، ئەوە ڕاست ناکات، لە پێناوی ئەمەدا ئەو پیاوانیە سینە پێتان دەڵێم یان ئەوە بکەن کە ئانیتۆس داوای دەکات، یاخود ئەوە مەکەن کە ئانیتۆس داوای دەکات. هەروەها ئەگەر تەبریەم بکەن یانە هەرچیەک بکەن، دەبێت لەوە تێبگەن کە من هەرگیز ڕێبازەکەی خۆم ناگۆڕم، تەنانەت ئەگەر پێویست بکات چەند جارێکیش بمرم. پیاوانی ئەسینا قسەم پێمە بڕن، بەڵکو گوێم لێ بگرن. ئێمە لەسەرەوە ڕێککەوت بووین کە دەبێت هەتا کۆتایی گوێم لێ بگرن. شتێکی تریشم هەیە سەبارەت بەوە بیڵێم کە ڕەنگە بیکەن بە هاتوو هاوار لەسەری، بەڵام من لەو باوەڕەدا مەگەر گوێم لێ بگرن بۆ خۆتان باشە، بۆیە تکاتان لێ دەکەم مەیکەن بەهرە. من دەمەوێ بزانن کە ئەگەر یەکێکی وەکو من بکوژن، ئێوە خۆتان بریندار دەکەن زیاتر لەوەی من بریندار بکەن. هیچ شتێک من بریندار ناکات، نامیلتۆس و نائانیتۆس. ئەوان ناتوانن، چونکە پیاوی خراپ ناتوانێت پیاوێکی لە خۆی باشتر بریندار بکات. من کۆڵی لەوە ناکەم کە ڕەنگە ئانیتۆس بتوانێت بیکوژێت، یاخود بەرەو تاراوگە ڕەوانەی بکات، یاخود لە مافە مەدەنیەکانی ڕووتی بکاتەوە لەوانە شەوا بزانێت، بگرە لەوانەیە خەڵکانی تریشوا بزانن کە بەو کارە بینێکی گەورەی تێدەکات. بەڵام لێرەدا من قایل نیم، چونکە ئەو چەشنە خراپەیەی وەکەوەی ئەم دەیکات لە خراپەی نادات پەروەری گەورەتر نییە کە ژیانی یەکێکی تر زەوت دەکا. ئێستا شەی خەڵکی ئەسینا من بۆ بەرژەوەندی خۆم قسە ناکەم کە ڕەنگە ئێوە وابیری لێ بکەنەوە، بەڵکو لەبەر بەژەوەندی ئێوە دەدوێم، چونکە ئەگەر ئێوە من بکوژن بە ئاسانی یەکێکی واتان دەست ناکەوێ کە جێگەی من بگرێتەوە. چونکە من ئەگەر شێوازێکی گاڵتەجاڕانەی یا خاوتن بەکاربهێنم، من چەشنە مێشێکم و لەلایەنی یەزدانەوە بەخشراوم بەم شارە. شارەکەش ئەسپێکی ڕەسەن و چاکە، بەڵام بەهۆی قەبارەزە بەلاحەکەیەوە بە خاو و خلیچکی دەزوڵێتەوە و پێویستە بەرەو ژیان هان بدرێت. من ئەو مێشە ئەسپانەیەم کە یەزدان نووساندویەتی بە شارەکەوە. هەموو ڕۆژێک و لە هەموو شوێنێک هانتان دەدەم، دنەتان دەدەم، قایلتان دەکەم و سەرکۆنەتان دەکەم. ئێوە بە ئاسانی کەسێکی تری وەکو من نادۆزنەوە، هەر بۆیە ئامۆژگاریتان دەکەم کە بمهێڵنەوە. دەوێرم بڵێم ڕەنگە هەست بە کەللەیی بوون بکەن، وەک کەسێک لە ناکاو لە خەو ڕاپەڕێنرێت. بیر لەوە بکەنەوە کە بە سانایی بەرەو مەرگ بمنێرن، هەروەکو ئانیتۆس پێتان دەڵێت اینجا ئەو ماوەی لە ژیانتان ماوتانە بچن بنوونەوە. تا ئەو کاتەی یەزدان بە بەزەیی خۆی مێشە ئەسپانەیەکی ترتان بۆ بنێرێت. من کاتێک دەڵێم یەزدان منی بەخشیوە بە ئێوە، بەڵگەی یەرکەکەی من ئەمەیە، من ئەگەر وەکو پیاوانی تروا بوومایە هەموو پێداویستەکانی خۆمم پشتگوێ نەدەخست، یاخود بە درێژایی ئەم هەموو ساڵانە بە ئارامەوە سەیری پشتگوێخرانیانم نەدەکرد، پێویستیەکانی ئێوەم جێبەجێ نەدەکرد و یەک وەکو باوکێک یاخود برایەکی گەورە یەکەیەکە نەداتم بۆ لاتان. بۆ ئەوەی ئامۆژگاریتان بکەم بە دوای چاکەدا بگەڕێن. من دەڵێم
ئەم کارە لەگەڵ سروشتی مرۆڤدا نایەتەوە. ئەگەر شتێکم دەستکەوت بێت یان ئەگەر ئامۆژگاریەکانم کرێیان هەبوو بێت ئەوە کارەکەم ماقوڵیەکی تێدا دەبوو. بەڵام ئێستا وەکو خۆشتان دەیبینن تەنانەت تاوانبارکەرە بەدفەڕەکانیشم ناوێرن بڵێن من هەرگیز کرێم لە کەس سندووە یان داوام کردووە، چونکە هیچ بەڵگەیەکیان بەدەستەوە نییە. بەڵام من بەڵگەی تەواوم هەیە بۆ ڕاستی ئەوەی دەیڵێم کە ئەویش هەژار یەکەمە. ڕەنگە یەکێک بپرسێت بۆچی من ئاوا خۆبەخشانە ئامۆژگاری پێشکەش دەکەم و سەری خۆم بەکاری خەڵکەوە دەیەشێنم، کەچی ناوێرم بێمە پێشەوە و ئامۆژگاری شارەکەم بکەم. خۆم پێتان دەڵێم بۆچی ئێوە گوێتان لە من بووە لە کاتی جیاجیادا لە شوێنی جۆراوجۆردا باسی سروشێک یا ئاماژەیەکم کردووە کە بۆم هاتووە. ئەوە لە ێزدانەوە بووە کە میلیتۆس لە تۆمەتەکەیدا بەگاڵتە پێکردنیان تاوانبارم دەکات. ئەم ئاماژەیە بریتیە لە دەنگێک کاتێک بۆ یەکەمین جار هاتە بەرگوێم منداڵ بووم. ئەو دەنگە هەمیشە ڕێگریم لێ دەکا لە کردنی شتێک، بەڵام هەرگیز فەرمانم پێنادا بەکردنی هیچ شتێک لەو شتانەی دەیانکەم. هەرەمەش ڕێی لێگرتم لەوەی ببمە پیاوێکی سیاسی. پێشم وایە شتێکی دروست بوو، چونکە ئەی خەڵکی ئەسینا من دڵنیام ئەگەر تێکەڵاوی سیاست ببوومایە ئەوە زۆر پێش ئێستا لە ناوچوو بووم، بەوەش هیچ شتێکی باشم نەکردبوو نە بۆ ئێوە و نە بۆ خۆم. تووڕەمە بم لەوەی ڕاستیتان پێ دەڵێم، چونکە ڕاستی بریتیە لەوەی کە هیچ پیاوێک لەو پیاوانەی لەگەڵ ئێوەدا یاخود لەگەڵ هەر گروپێکی تردا دەچێت بۆ شەڕ بە شێوەیەکی ئابڕوومەندانە دژی هەموو ئەوانە ئەوەستێتەوە کە لە یاسا لایانداوە دژی هەموو ئەو خراپانەی لە شارەکەدا کراون. لەبەرەوەی ئەو لە پێناوی ڕاستیدا دەجەنگێت، تەنانەت ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بژی ژیانی خۆی قوتار ناکات، چونکە دەیوێت پایەیەکی تایبەتی هەبێت نەک پایەیەکی گشتی. من دەتوانم دەربارەی ئەوەی دەیڵێم بەڵگەی قایلکەرتان بدەمێ، نەک بە قسە، بەڵکو بەوەی ئێوە زیاتر بەلاتانەوە گرنگە بەکردەوە بوارم بدەن با بەشێک لە ژیانی خۆمتان بۆ بگێڕمەوە کە بۆتان دەسەڵمێنێت. من هەرگیز سرم بۆ هیچ جەور و ستەمێکدا نەنواندووە و لە مردنیش نەترساوم. ئەگەر دڵنیاش بوو بێتم لەوەی سەرپێچیکردن مردنێکی خێرایی لە دوایە، چیرۆکێکی ناودادگاتان بۆ دەگێڕمەوە. ڕەنگە چیرۆکێکی زۆر دڵخۆشکەریش نەبێت، بەڵام بێشک دروستە. هۆ پیاوانی ئەسینا تاکە پۆستێکی ڕەسمی کە من لە ژیانمدا گرتە بێتمە دەستم بریتی بووە لە پۆستی سیناتۆری. ئەو کاتەی هۆزی ئەنتیۆخیس کە هۆزەکەی منە سەرۆکایەتی ئەو دادگاییکردنیان گرتبووە دەست. ئەوەی بۆ ئەو جەنەڕاڵانە ساسکرا بوو کە لە شەڕی ئەرگینۆسدا جەستەی کوژراوەکانیان کۆنە کردبووە. ئێوە هەر هەمووتان پێشنیارتان کرد دادگایی بکرێن. ئەمەش بە پێچەوانەی یاساوە بووە، هەر وەکو دواتر هەمووتان دەرکتان پێکرد. بەڵام لەو کاتەدا من تاکە کەس بووم، دژی ئەم ڕافتارە نایاساییە وەستامەوە و دژی ئێوە دەنگمدا. کاتێکی شوتاردەرەکان کردیانە هەڕەشە و گوڕەشە بۆ زیندانی کردنی من، ئێوەش کردتان بە هاتوو هاوار. من بڕیاری خۆممدا بوو بەوەی لەسەر کارە پڕمەترسیەکەم بەردەوام بم، یاسا و دادپەروەریش پشتیوانم بوون. بۆ ئەوەی بەشداری لە نادادپەروەریەکەی ئێوەدا نەکەم، ئەو کاتە من نە لە زیندان ترسام و نە لە مەرگ. ئەمە لە ڕۆژانی دیموکراسیدا ڕوویدا. وەلێ کاتێک ئۆلیگارشیەکەی سیستەمکارەکە دەسەڵاتیان گرتە دەست، ناردیان بە دوایی من و 4 کەسی تردا تا بچین بۆ ڕۆتەندە. لەوێش داوایان لێکردین بچین بۆ سالامیس و لەوێ لیۆنی سالامیسی دەستگیر بکەین، چونکە دەیانەویست بیکوژن. ئەمە نمونەیەک بوو لەو فەرمانانەی کە ئەوانە دەریان دەکرد. لە تێڕوانینێکەوە کە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاماژە بۆ تاوانەکانیان دەکات، ئەو کاتە من تەنیا هەر بە قسەنا بەڵکو بە کرداریش دەرم خست. ئەگەر بوارم پێ بدرێت ئەم چەشنە گوزارشتە بەکاربهێنم، من بەقەدەر چڵەپوشێک گوێ نادەمە مەرگ.
تاکە شتێک کە بەلامەوە گرنگ بوو ئەوە بوو کە کارێکی ناڕاست یاخود بەدئەنجام نەدەم. دەسەڵاتی بەهێزی ئەم ستەمکارە زۆردارانە نەیترساندم و وای لێ نەکردم خراپە بکەم. کاتێکیش لە ڕۆتەندا هاتینە دەرەوە 4 کەسەکەی تر چوون بۆ سالامیس و لیۆنیان دەستگیر کرد. بەڵام من بێدەنگ چوومەوە بۆ ماڵی خۆمان. ئەگەر دەسەڵاتی ئەو سیستەمکارە کۆتایی پێنەهاتایە لەوانە بوو بەم کارە ژیانی خۆم لە دەست بدەم. زۆر کەسیش شایەتی قسەکان من. ئێستایەوە بەڕاستی پێتان وایە کە ئەگەر لە ژیانی گشتیدا بەشداریم بکردایە ئەم هەموو ساڵە بە زیندویی دەمامەوە. بە گریمانەیەوەی کە من وەکو پیاوێکی باش هەمیشە بە تەنگی ڕاستی و دادپەروەریەوە بووم، هەروەکو لە یەکەمین کارمدا کردم، بێگومان نا. پیاوانی ئەسینا نەمن و نە هیچ پیاوێکی تریش. من هەمیشە لە هەموو کردەوەیەکمدا هەمان کەس بووم، چ کردەوەیەکی گشتی بوو بێت و چی تایبەتی. هەرگیز بنەمای پێڕەوکردنم بۆ هیچ کام لەوانە دانەناوە کە بە درۆوە پێیان دەڵێن قوتابیەکانی من یان هەر کەسێکی تر. من هەرگیز بە شێوەیەکی ڕێکوپێک قوتابیم نەبووە، بەڵام هەر کەسێک حەز بکات بێت و گوێ لە من بگرێت. لە کاتێکدا من داوای کارەکانی خۆم کەوتوم، چلاو بێت یان پیر، هەرگیز دەستم نەناوە بەڕوویەوە. من تەنیا لەگەڵ ئەو کەسانەدا دەمەتەقێم نەکردووە کە پارە دەدەن، بەڵکو لەگەڵ هەر کەسێکدا بوو بێت دەوڵەمەند بێت یان هەژار. هەموو کەسێک بۆی هەیە پرسیارم لێ بکات و وەڵامم بداتەوە و گوێ لە قسەکانم بگرێت، چ پیاوێکی باش دیار بوو بێت یان خراپ. ئەوە بەلای منەوە گرنگ نەبووە، چونکە من هەرگیز کەسم فێر نەکردووە و پسپۆریش نەبووم لە فێرکردنی هیچ شتێکدا، یان ئەگەر هەر کەسێک بڵێت کە جارێکیان بە شێوەیەکی تایبەتی و بێ ئەوەی کەسی تر گوێی لێبوو بێت. ئەو شتێک لە منەوە فێر بووە یان گوێی لێبووە، ئەوە ڕێگەم پێ بدەن پێتان بڵێم ئەو کەسە درۆ دەکات. بەڵام ڕەنگە لێم بپرسرێت بۆچی خەڵک حەزیان لەوەیە دەمەتەقێ لەگەڵ تۆدا بکەن. ئەوە ئەی خەڵکی ئەسینا، من پێشتر هەموو ڕاستیەکەم لەم بارەیەوە پێوتون. ئەوانە حەز دەکەن گوێیان لە لێپرسینەوەی ڕوبەڕووی ئەو کەسانە بێت کە لافی دانایی لێ دەدەن. ئەمە جۆرە چێژ و خۆشیەکی تێدایە. ئێستا ئەم ئەرکی لێپرسینەوە ڕوبەڕووی خەڵکانی تر لەلایەنی یەزدانەوە خراوەتە ئەستۆی من. بەهۆی سروش و زەینەوە نێراوە بۆ من، یان بەهۆی هەر ڕێگایەکی ترەوە کە بشێت لێوەی دەسەڵاتی یەزدانی لە کەسێک نزیک دەبێتەوە. ئای خەڵکی ئەسینا، ئەمە ڕاستە، یاخود ئەگەر ڕاست نەبێت ئەوە بەم نزیکانە بەرپەرچی دەدرێتەوە و بە درۆ دەخرێتەوە. ئەگەر من هەر کاتێک بوو بێتمە هۆی بەدخوکردنی لاوان، ئەوە ئەو پیاوانەی کە ئێستا گەورە بوون و وایان لێ هاتووە دەتوانن دەرک بەوە بکەن من لە لاویاندا ئامۆژگاری خراپم کردوون، با بێنە پێشەوە و تاوانبارم بکەن و تۆڵەی خۆیانم لێ بکەنەوە. یاخود ئەگەر حەز ناکەن خۆیان بێنە پێشەوە، با یەکێک لە خزمەکانیان، باوکیان، برایان، هەر خزمێکی تریان بێن و بڵێن کە خێزانەکانیان بەدەستی من تووشی چ خراپەیەک هاتوون. ئێستا کاتی ئەوانە من زۆرێک لەوانە لە دادگادا دەبینم. ئەوە کریتۆیە هاوتەمەن و هاوشاری خۆمە، هەروەها ئەوە کریتۆبلۆسی کوڕێتی ئەویش دەبینم. هەروەها ئەوە لیسانیاسی سفیتۆسیە باوکی ئەسخینیەسە ئەویش لێرێ. هەروەها ئەنتیفۆنی کیفیسۆسیش لێرێ کە باوکی ئیپیگنێسە. هەروەها برایی 6-7 لەوانەی لەگەڵ مندا مامەڵەیان کردووە لێرن. ئەوە نیکۆستراتۆسی کوڕی سیۆسدۆتیدس و برای سیۆدۆتۆسە. ئێستا سیۆدۆتۆس خۆی مردووە، بۆیەشە لە هیچ حاڵەتێکدا هەوڵ نادا بۆ ڕاوەستاندنی ئەو. ئەوەش پارالوسی کوڕی دیمۆدۆکوسە کە برای سیاگێس و ئەدیمانتۆسی کوڕی ئەریستۆنە کە ئەفلاتونی براشی لێرێ. ئاین تۆدۆرۆس کە برای ئەپۆلۆ دۆرۆسە کە ئەویش دەبینم،
دەتوانم ماماژە بۆ ژمارەیەکی زۆری تریش بکەم کە میلیتۆز دەتوانێت هەندێک لەوانە وەکو شاید بەکاربهێنێت بۆ پشتگیری قسەکانی ئەگەر لە بیری چوون یان بەکاریان بهێنێت من خۆشم ڕێگایی بۆ خۆش دەکەم دەبا بڵێت هیچ پشتیوانێکی هەیە نەخێر ئەی ئەسینیەکان بەڵکو تەواو پێچەوانەکەی ڕاستە چونکە هەموو ئەوانە ئامادەن شایەتی بۆ بەدخوو کەرەکە بدەن ئەو کەسەی خزمەکانیانی بریندار کردووە وەک میلیتۆس و ئانیتۆس وام پێ دەڵێن نەک بەتەنیا لاوە بەدخوکراوەکان کە ڕێت تێدەچێت شتێکی وا ڕوویدا بێت بەڵکو خزمە گەورەترە بەدخوە نەکراوەکانیشیان بۆچی ئەوانە خۆیان پشتی من دەگرن لە ڕاستیدا لە بەرخاتری ڕاستی و دادپەروەریە لەبەر ئەوەیە کە ئەوان دەزانن من ڕاستی دەڵێم و میلیتۆسیش درۆ دەکات باشە ئەی ئەسینیەکان ئەمە وشتی تری لەم شێوەیە تاکە داکۆکیە کە من لە خۆمی بکەم یەک قسەی تریش دەکەم ڕەنگە یەکێک قینم لێ هەڵبگرێت کاتێک بیر دەکاتەوە کە چۆن خۆی لە بۆنەیەکی هاوشێوەدا یاخود لەمە کەمتر مەترسیداردا چۆن بە فرمێسکی زۆرەوە لە دادوەران پاڕاوەتەوە و نزای کردووە منداڵەکانی خۆی هێناوە بۆ دادگا و لە پاڵ کەسوکار و هاوڕێکانیدا لە دیمەنێکی سۆز ئامێزدا بەکاری هێناون کەچی من کە بەڕاستی ژیانم کەوتووەتە مەترسیەوە هیچ شتێک لەوانە ناکەم ڕەنگە ئەم جیاوازیە بێتە بیریەوە دەشێت بەوەش دژم بوەستێتەوە و بە تووڕەیی دەنگی خۆی بدات چونکە لەم بارەیەوە خۆشی بە مندا نایەت ئێستا ئەگەر کەسێکی وا لە ناوتاندا هەبێت ناڵێم کەسی واتان تێدایە بەدادەوە پێی دەڵێمەوە هاوڕێم من مرۆڤم بۆیە وەک مرۆڤەکانی تر بوونەوەرێکم لە خوێن و گۆشت نەک تەختە یان بەرد وەکو هۆمیرۆز دەڵێت من خێزانێکم هەیە بەڵێ چەند کوڕێکیشم هەیە ئۆ ئەسینیەکان ژمارەیان سیانە یەکێکیان پیاوە دوانەکەی تر هێشتا منداڵن بەڵام من هیچ کامیان ناهێنم بۆ ئێرە بۆ ئەوەی داوایی بەخشینتان لێ بکەن بۆچینە نەک لەبەرەوەی زۆر بەخۆم دەنازم یان ڕێز لە ئێوە ناگرم مەسەلەی ئەوەی من لە مردن دەترسم یان نا ئەمە پرسیارێکی ترە کە ئێستا قسەی لەسەر ناکەم بەڵام من ڕێزم هەیە بۆ ئیرادەی گشتی پێم وایە کارێکی ئاوا زیان بە شکۆی خۆشم و بە ئێوەش و بە هەموو شارەکەش دەگەێنێت یەکێ گەیشت بێتە ئەم تەمەنەی من و شۆرەتی بە دانایی دەرکرد بێت پاشتر وایە خۆی سوک نەکات جاچێ ئەگەر شایستەی شۆرەتەکەم بم یان نە جیان بڕیاری داوە کە سۆکرات بە شێوەیەک لە شێوەکان لە پیاوانی تر جیاوازە جا ئەگەر ئەوانەی لە نێوان ئێوەدان و دەڵێن لە دانایی و ئازایەتی و چاکەکانی دیکەشدا نائاسایی بن ئەوا بەم جۆرە خۆیان سوک بکەن دەبێ کردەوەکەیان چەندە شەرمندە بێ من پیاوانێکی نێودارم بینیوە کاتێک تاوانبارکراون بە شێوەیەکی زۆر سەمەرە ڕەفتار دەکەن وا دیارە ئەوانە ئەندێشەی ئەوەیان کردووە کە ئەگەر بمرن تووشی شتی تۆقێنەر دەبن ئەگەر لێشیان بگەڕێن بژین ئەوە نەمردەبن و نامرن من پێم وایە ئەو جۆرە کەسانە مایەی شەرمەزارین بۆ شارەکە ئەگەر هەر کەسێکی نامۆ بێتە ژوورەوە دەڵێت کە ناودارترین پیاوانی ئەسینە ئەوانەی ئەسینیەکان خۆیان شکۆ و سەروەریان پێدەبەخشن ئەوانە لە ئافرەت باشتر نین من دەڵێم نابێت ئەم شتانە لەلایەنی ئەو کەسانەی ئێمەوە بکرێن کە شۆرەتیان هەیە و ناسراون ئەگەر ئەوانیش بیکەن ئەوە نابێت ئێوە ڕێگەیان پێ بدەن ئێوە باشتر وایە پیشانی بدەن زیاتر مەیلتان لەوەیە ئەو پیاوانە تاوانبار بکەن کە دیمەنێکی دزێ و پیشان دەکەن و شارەکە دەکەنە مایەی گاڵتە پێکردن زیاتر لەوەی ئەو بەدوای سەلامەتی خۆیدا دەگەڕێت بەڵام با ڕایگشتی بخەینەلا وا دیارە شتێک هەڵە بێت لە داواکردنی چاکە لە دادوەرێکەوە بەوەش داواکردنی بەخشین لە بری ئەوەی تێیبگەێنێت و قایلی بکات چونکە ئەرکی ئەوە نییە کە دادپەروەری بەڕێوە ببات بەڵکو ئەوەیە بڕیارێک بدات بەڵام من
بەڵام ئەو سوێندی خواردووە کە بە پێی یاساکان بڕیار بدات نەک بە پێی چێژ و لەزەتی تایبەتی خۆی. ئێمەش نابێت دنەی ئێوە بدەین کەوا بکەن، هەروەها نابێت ئێوەش ڕێ بە خۆتان بدەن کە تاو بدرێن. لەم حاڵەتی لە خشتە بردنەدا دەشێ هیچ شکۆیەکی تێدا نەبێت، کەواتە داوای شتێکم لێ مەکەن کە پێم وایە ئابڕوومەندانە نییە و هەڵە و ناپاکە، بە تایبەتی ئێستا کە هەوڵم داوە تۆمەتە دزێوەکەی میلیتۆس ڕەت بکەمەوە، چونکە ئەگەر ئۆ پیاوانی ئەسینا ئەگەر من بتوانم بە هێزی قایلکردن و پاڕانەوە سوێندەکەی ئێوە بەتاڵ بکەمەوە، ئەوە من فێرتان دەکەم باوەڕ بەوە بکەن کە هیچ خودایەک لە ئارادا نییە. هەروەها لە داکۆکیەکەشمدا بە سانایی لەسەر خۆمی ئیسبات دەکەم کە هیچ باوەڕم پێیان نییە، بەڵام ئەمە وان نییە. بگرە زۆر بە پێچەوانەوە، چونکە من بڕوام بە بوونی خوداکان هەیە، هەروە لە هەستێکی باڵاتر لەوەی کە هەر یەکێک لە تاوانبەرکەرەکانم باوەڕیان پێیانە. من مەسەلەکە دەخەمە بەردەمی ئێوە و یەزدان تا بەو شێوەیە بایەخی پێ بدەن کە بۆ ئێوەش و بۆ منیش باشترە. پیاوانی ئەسینا گەلێک هۆ هەیە بۆ ئەوەی بۆچی من خەمبار نیم. بە دەنگدانی تاوانبارکردنم من پێشبینی ئەمەم دەکرد، بەڵام تەنیا لەوە سرم سوور ماوە کە دەنگەکان نیمچە یەکسان بوون، چونکە من وای بۆ دەچووم کە زۆرینەی دژی من زۆر لەوە گەورەترە، کەچیەوە تەنیا 30 دەنگ بەلای لایەنەکەی تردا چووە. یەک تۆزی مابوو تەبریە بکرێم، دەتوانم بڵێم لەو بڕوایەدا من لە میلیتۆسم بردوتەوە. دەشێت زیاتریش بڵێم، دەشێت هەموو کەسێک ئەوە بینێت کە بەبێ هاوکاریەکەی ئانیتۆس و لیکۆن میلیتۆس پێنجێکی دەنگەکانی نەدەهێنا. وەکو یاسا داوا دەکات بەوەش دەبوو سزا بدرایە و 1000 دراخمای لێ بسێنرایە. هەر بۆیەشا و داوای سزای مەرگ بۆ من دەکات. ئەی دەبێت من لە لای خۆمەوە چی هەڵبژێرم. هۆ پیاوانی ئەسینا، بێشکەوە هەڵدەبژێرم کە بە گونجاوی دەزانم چی بۆ من گونجاوە. لە بەرامبەریشدا دەبێت چی بکرێت لەگەڵ پیاوێکدا کە بە درێژایی ژیانی خۆی لەوەدا سەرکەوتوو نەبووە کە خۆی بە گەمژە لە قەڵەم بدات، پیاوێک کە گوێی نەداوەتە ئەوەی کە زۆرینەی خەڵک بایەخی پێ بدەن. واتە سەروەت و سامان و بەرژەوەندی خێزانی و لەگەڵ پلەپایە سەربازیەکانیشدا، هەروەها ئاخاوتن لە ئەنجومەن و دەستەی دادوەراندا، پیلانگێڕان و پارت و ڕێکخراوەکان. هەر کاتێک دێتەوە بیرم کە من بەڕاستی لەوە ئابڕوومەندتر بووم کە ببم بە پیاوێکی سیاسی و بشتوانم بەردەوامی بە ژیان بدەم، من هەرگیز نەچووم بۆ شوێنێک کە بتوانم شتی خراپ بۆ ئێوە یان بۆ خۆم ئەنجام بدەم، بەڵام لە هەر شوێنێک توانی بێتم خۆبەخشانە باشترین چاکە لەگەڵ هەر یەکێک لێوە بکەم ئەوە چوو. بەنیازی قایلکردنی هەموو پیاوێک لە نێوانی ئێوەدا کە پێویستە بڕوانێتە خۆی، هەروە بە دوای چاکە و دانایی دابگەڕێت پێش ئەوەی بە دوای بەرژەوەندی خۆی دابگەڕێت، هەروەها سەیری شارەکە بکات پێش ئەوەی بڕوانێتە بەرژەوەندی شارەکە، هەروە ئەمە پێڕەوی بێت لە هەموو کردەوەکانیدا. دەتوانرێت چی لەگەڵ کەسێکی ئاوادا بکرێت. بێشک هەندێک شتی باش. بۆ پیاوانی ئەسینا ئەگەر ئەو پاداشتی خۆی وەرگرت، ئەوە پێویستە پاداشتەکە لەو جۆرە بێت کە بۆ ئەو بگونجێت. پاداشتی ئەو پیاوە هەژارە چی دەبێت کە چاکەی لەگەڵ ئێوە کردووە و حەزی لە کاتی زیاترە بۆ ئەوەی وانەتان پێ بڵێتەوە. هیچ پاداشتێک نییە بەقەدەر ئەوە بۆی گونجاو بێت کە لە ناو ئەنجومەنی گەلدا بمێنێتەوە. هۆ پیاوانی ئەسینا ئەو پاداشتەی کە و زیاتر لەو هاوشاریەی کە لە پێشبڕکێی ئەسپ یاخود گالیسکەدا گالیسکەی دووەسپیان زیاتر خەڵاتی ئۆلۆمپیادی بردوتەوە شایستەیەتی، چونکە من دەستکورتم و ئەویش بەشی خۆی هەیە. ئەو تەنیا بەڕووکە شادمانیتان پێدەبەخشێت، من شادی ڕاستەقینەتان پێدەبەخشم. هەروە ئەگەر بۆم هەبوایە خۆم سزایەکی دادپەروارانە بۆ خۆم هەڵبژێرم، ئەوە دەموت با بریتی بێت لەمانەوە لە ئەنجومەنی گەلدا.
ڕەنگە ئێوە پێتان وابێت من بەوەی دەیڵێم کێبڕکێی ئێوە دەکەم، وەکو چۆن پێشتر دەربارەی پاڕانەوە و گریان وتم، بەڵام ئەمە وانییە. من تا ڕادەیە قسە دەکەم، چونکە من دڵنیام لەوەی من بە ئارەزوو کەسم بە هەڵە دانەناوە، گەرچی ناتوانم ئێوە قایل بکەم. کاتەکە زۆر کورتە. ئەگەر یاسایەک هەبێت لە ئەسینا وەکەوەی لە شارەکانی تر هەیە کە بڕیاری کوشتن لە یەک ڕۆژ نەدرایە، ئەوە من لەو بڕوایەدام کە دەمتوانی قایلتان بکەم. بەڵام ناتوانم لە ساتێکدا بوختانێکی گەورە ڕەت بکەمەوە. من کە باوەڕم وایە قەت خراپەم لەگەڵ کەسدا نەکردووە، ئەوە هەرگیز خراپە لەگەڵ خۆمدا ناکەم. دەربارەی خۆم ناڵێم من شایستەی هەموو خراپەیەکم، یاخود پێشنیاری هیچ سزایەک ناکەم. بۆچی بیکەم؟ لەبەرەوەی من لەو سزای مەرگە دەترسم کە میلیتۆز داوای دەکات. لە کاتێکدا من خۆشم نازانم ئایا مەرگ باشترە یا خراپە. بۆچی سزایەک بۆ خۆم هەڵببژێرم کە خراپ بێت؟ بڵێم زیندانیم بکەن، جا بۆچی لە زینداندا بژیم و ببم بە کۆیلەی دادوەرەکەی ساڵ؟ هی یازدەمین یا سزاکە بێتە غەرامەکردن و زیندانیکردن هەتا غەرامەکە دەدرێت؟ بۆ ئەمەش هەمان ناڕەزاییم هەیە. دەبێت لە زینداندا لێی بکەوم، من خۆم پارەم نییە و ناتوانم بیدەم. هەروە ئەگەر بڵێم دوورخستنەوە ڕەنگامە ئەو سزای بێت کە ئێوە پەسەندی دەکەن. ئەوە دەبێت خۆشەویستی ژیان کوێری کردبم، ئەگەر ئەوەندە کەم هۆش بم کە پێشبینی بکەم کە لە کاتێکدا ئێوەی هاوشاری خۆم ئاخاوتن و شەکانی منتان پێقوت ناچێت و بەلاتانەوە ئەوەندە مەترسیدارن کە هیچی زیاترتان لێ نابێت. خەڵکێکی تر هەبن بەرگەم بگرن. نەخێر، بەڕاستی پیاوانی ئەسینا ئەمە شتێکی زۆر باش نییە. جا من بەم تەمەنەوە دەبێت چۆن ژیانێک بەسەر بم لە شارێکەوە ڕەو بکەم بۆ شارێکی تر. بەردەوام شوێنی تاراوگەیم بگۆڕم، هەمیشە شار بەدەر بکرێم. چونکە من بە تەواوی لەوە دڵنیام کە بۆ هەر شوێنێک بچم لەوێش وەکو ئێرە لاوان دەورم دەدەن، ئەگەر لە خۆمیان دوور بخەمەوە ئەوە پیرەکان دەرم دەکەنە دەرەوە. ئەگەر لێشیان بگەڕێم بێن باوکەکانیان یا هاوڕێکانیان بۆ پاراستنی خۆیان وە دەرم دەنێن. ڕەنگە یەکێک بڵێت باشە سۆکرات، ئەی ناتوانیت زمانت بگریت، ئیتر ڕەنگە بتوانیت بچیتە ناو شارێکی بیانیەوە. کەسیش خۆی تێ هەڵ نەقورتێنێت. لێرەدا زۆر بە ناڕەحەتی دەتوانم وەڵامی ئەم پرسیارەتان تێبگێنم، چونکە ئەگەر پێتان بڵێم ئەگەر وەک ئێوە دەڵێن ئاوا بکەم، ئاوا دەبێت بەسەر پێچیکردن لە ێزدان، بۆیە ناتوانم زمانم بگرم. ئێوە باوەڕ ناکەن کە من بەڕاستمە. کە ئەگەر دیسان بڵێمەوە دەمەتەقەی ڕۆژانەی من دەربارەی چاکە و ئەو شتانەی تریش کە گوێتان لێم بووە خۆشم و خەڵکیشم دەربارەیان تاقی کردوتەوە. باشترین چاکەی مرۆڤە، چونکە ژیانێکی تاقی نەکراوە شایستەی بەسەربردن نییە. ئێوە هێشتا کەمتر ئارەزوو دەکەن باوەڕم پێ بکەن، بەڵام من ئەوەی ڕاستە دەیڵێم، تەنانەت ئەو شتەش کە زەحمەتە بتوانم قایلتان بکەم پێی. هەروەها من هەرگیز ڕانەهاتووم کە بیر لەوە بکەمەوە کە من شایستەی چەشتنی هیچ ئازادانێکم. ئەگەر پارەیەکم هەبوایە ڕەنگە سزاکەم بە پارە بقەبڵاندایە، بەوەی کە چەند دەتوانم بدەم و هیچ بەلاشمەوە گرنگ نەدەبوو، بەڵام نیمە. بۆیە پێویستە داوا لە ئێوە بکەم کە بەشداری بکەن لە بژاردننی مینایەکانمدا. باشە، ڕەنگە بتوانم یەک مینایی پەیدا بکەم. بۆیە پێشنیاری ئەم سزایە دەکەم. ئەفلاتون، کریتۆبۆلۆس، هەروەها ئەپۆلۆ دێرسیش هاوڕێکانم لێرن. داوام لێ دەکەن بڵێم 30 مینایی، ئەوان زامنم دەکەن. باشە، با سزاکە 30 مینایی بێت.
ئەمە بڕیارە یا پڕەپارەیەکە ئەوان دەتوانن بە سانایی پەیدای بکەن. هۆ ئەسینیەکان ماوەیەکی زۆرتان پێناچێت و ئەو نازنا و شۆرەتە خراپانە پەیدا دەکەن کە لەلایەنی زمان بەدەکانی شارەوە پێتان دەبەخشێن. ئەوانەی دەڵێن ئێوە سۆکراتتان کوشت، پیاوە داناکەتان کوشت، چونکە ئەوان کاتێک دەیانەوێت سەرکۆنەی ئێوە بکەن دێن من بە دانا دادەنێن، تەنانەت ئەگەر داناش نەبم. ئەگەر ئێوە تۆزێک ئارامتان بگرتایە ئارەزوەکانتان بە شێوەیەکی سروشتی دەهات نەدی، چونکە وەک خۆشتان دەتوانن سەرنجم بدەن من چوومەتە ناو ساڵەوە و زۆر لە مردنەوە دوور نیم. من ئێستا بۆ هەمووتان قسە ناکەم، بەڵکو تەنیا ئەوانەی حوکمی مەرگیان بەسەردا داوم. هەروەها شتێکی تریشم هەیە پێیان بڵێم. ئێوە پێتان وابووە کە من تاوانبارم لەبەرەوەی من قسەی وام پێ نییە لەو چەشنە قسانەی کە دەیانتوانی تەبریم بکەن. مەبەستم من ئەگەر بیرم لەوە بکردایەتەوە هیچ شتێک بە نەکراوی یان نەوتراوی نەهێڵمەوە نەکەر ئەوەندە، بەڵکو ئەو ناتەواویەی ئێوەی هاندا بۆ تاوانبارکردنم بەهۆی وشەکانەوە نەبوو، بێشک نا. بەڵام من ئەوەندە جەسوور یا ڕووقایم یان مایل نەبووم بەو شێوەیە لەگەڵتان بدوێم کە خۆتان حەزتان دەکرد بیکەم، بگریم و بڵاڵێمەوە و لە دەورتان بگەڕێم. زۆر شتی ترم بوو تایە و بکردایە لەوانەی کە ئێوە ڕاهاتوون لە خەڵکی ترەوە بیان بیستن، ئەوانەی کە من پێم وایە بۆ من لایەق نین. من وا مەست کرد نابێت شتێکی ئاوا بکەم یاخود لە کاتی مەترسیدا پەشیمان ببمەوە. هەروەها پەشیمانیش نیم لەو شێوازەی لە داکۆکیکردنەکەمدا گرتمە بەر. من وام پێ باشترە بە شێوازەکەی خۆم بدوێم و بمرم نەک ئەو شێوازەی ئێوە بەکاربهێن و بژیم، چونکە نابێت نە لە جەنگ و نە لە بەردەمی یاساشدا نەمنونە هیچ پیاوێکی تر هەرچی ڕێگا هەیە هەمویان بگرینە بەر بۆ ئەوەی خۆمان لە مردن ڕزگار بکەین. ئەگەر لە جەنگدا جەنگاوەرێک چەکەکانی خۆی فڕێبدات و لە بەردەمی ڕاوەدونەرەکانیدا بکەوێتە سەرچۆک، ئەوە بە زۆری لە مردن ڕزگاری دەبێت. هەروە لە مەترسی تریشدا ڕێگای تر هەیە بۆ ڕزگاربوون لە مردن. ئەگەر پیاو هەموو شتێک بڵێت و هەموو شتێک بکات، هاوڕێیانم، ناخۆشیەکە ئەوە نییە کە خۆت لە مردن لا بدەیت، بەڵکو ئەوەیە خۆت لە ڕاستی و دروستی لا بدەیت. من پیرم و بە هێواشی دەبزوێمەوە، خاوترین غاردەر پێشم کەوتۆتەوە. تاوانبارکەرانیشم بزێ و خێران، خێراترین غاردەریش کە پێش ئەوانیش کەوتۆتەوە بریتیە لە دزێوی. ئێستاش من لەلایەنی ئێوە تاوانبارکراوم دوور دەکەومەوە تاکو و سزای مەرگ بچێژم. ئەوانی شەردیشان بەڕێی خۆیاندا دەڕۆن و لەلایەنی ڕاستیەوە تاوانبارکراون تا سزای نزمی و هەڵەیی بچێژن. پێویستە من پابەندی سزاکەی خۆم ببم بە ئەوانیش پابەندی سزای خۆیان ببن. پێم وایە دەبێت ئەم شتانە بە چارەنووس لە قەڵەم بدرێن، پێشم وایە کە ئەمە شتێکی باشە. ئێستاش هۆ ئەو پیاوانەی منیان تاوانبار کرد بە خۆشحاڵیەوە پێشبینیەکەی خۆمتان پێشکەش دەکەم. من هێندەم نەماوە بمرم لە ساتی مردنیشدا مرۆڤ توانای پێشبینیکردنی پێدەدرێت. منیش پێشبینی دەکەم بۆ ئێوە کە بکوژانی منن، یەکسەر دوای ئەوەی من لە سزاکەی خۆم تێدەپەڕم، زەبرێکی لەوەی ئێوە لە منتان وەشان سەختتر چاوەڕێی خۆشتان دەکات. ئێوە منتان کوشت بۆی خۆتان لە تاوانبارکەرەکانم قوتار بکەن، بەڵام هیچ حیسابێکتان بۆ ژیانی خۆتان نەکرد. مەسەلەکە بەو شێوەیە نابێت کە ئێوە بۆی دەچن بە پێچەوانەوە، زۆر دوور نابێت، چونکە من دەڵێم ئەوانەی ئێوە تاوانبار دەکەن لە تاوانبارکەرانی من زۆر زیاتر دەبن. تاوانبارکەرانێک کە تا ئێستا من کۆنتڕۆڵم کردوون و دایانم مرکاندۆتەوە. ئەوان گەنجترن، بۆیە لەگەڵتانە هەڵەشەتر دەبن. ئێوە لەلایەنی ئەوانەوە ئازاری زیاترتان پێدەگات ئەگەر ئێوە پێتان وابێت کە بە کوشتنی من دەتوانن کەسێک قەدەغە بکەن لەوەی سەرکۆنەی ژیانت زێوەکەتان بکات، ئەوە بە هەڵەدا چوون.
چونکە وەڕێگەیەکی سیا و شەرەفمەندانە نییە بۆ هەڵاتن. ئاسانترین و خانەدانترین ڕێگا بریتی نییە لە بێتواناکردنی ئەوانی تر، بەڵکو بریتیە لەوەی خۆتان باش بکەن. ئەمە ئەو پێشبینیەیە کە پێش ئەوەی بچمە دەرەوە دەربارەی ئەو دادوەرانەی کە منیان تاوانبار کرد دەیڵێم. ئێوەش هاوڕێیانەی ئەوانەی منتان بە بێتاوان لە قەڵەمدا، حەز دەکەم قسەیەکیش بۆ ئێوە بکەم دەربارەی ئەو شتەی کە کاتێک دادوەرەکان سەرقاڵبوون هاتن بۆ ئەوەی تێبپەڕن، هەروە پێشەوەی بچم بۆ ئەو شوێنەی کە پێویستە لی بمرم، بۆیە ئێوەش تۆزێک بمێننەوە، چونکە لەوانەیە ئەگەر کاتە بێت بەیەکەوە قسە بکەین. ئێوە هاوڕێی منن، منیش پێم خۆشە مانای ئەم ڕووداوەتان پیشان بدەم. ئەوەی لەگەڵ مندا ڕوویدا ئۆ دادوەرانم، چونکە ڕەنگە بەڕاستی بە ئێوە بڵێم دادوەر، حەز دەکەم باسی حاڵەتێکی دڵگیرتان بۆ بکەم. هەتا ئێستا توانای یەزدانی کە بە شێوەیەکی جێگیرانە لە چاوگی سروشە ناوەکیەکاندا منی گرتوۆتە خۆی، تەنانەت لە گاڵتە و گەپەکانیشمدا، من ئەگەر لەوانە بوایە لە شتێکی تردا هەڵم بکردایە یا پێم هەڵبکەوتایە، ئێستاش وەکو دەبینن ئێستا ئەوەم بەسەر هاتووە کە ڕەنگە بەبیردا بهاتایە. هەروەها بە شێوەیەکی گشتی ڕەنگە بێتە دوایین و بەدترین خراپە، بەڵام سروشەکە ئاماژەی نەکردووە بۆ ناڕزایی. تەنانەت ئەو کاتەش کە سەر لە بەیانی ماڵەکەم جێدەهێشت، یاخود کە بەڕێوە بووم بەرەو دادگا، یاخود لەو کاتەدا کە قسەم دەکرد دەربارەی هەر شتێک کە خەریک بووە بیڵێم. هەروەها لەو کاتەشدا کە لە ناوەڕاستی قسەکانمدا ڕاوەستێنرام، بەڵام ئێستا لە هیچ شتێک لەو شتانەی کە وتومن، بەڵام ئێستا لە هیچ کام لەوانەی وتومە یان کردومە شتێکی تیانە کە سروشەکە دژم بوو بێت. چ شتێک وەربگرم تا بێتە ڕوونکردنەوەی ئەم بێدەنگیە. پێتان دەڵێم ئەمە نیشانەیەکە بۆ ئەوەی چیم بەسەر هاتووە. باش بووە هەروەها ئەوانەی لە ئێمەوا دەزانن کە مردن خراپە بە هەڵدا چوون، چونکە بە دڵنیایی ئەگەر بەرەو خراپە بچوومایە نەکچاکە دژم دەوەستایەوە. با ڕێگایەکی تر باس بکەین. دەبینین هۆیەکی گەورە هەیە کە بە هیواین مردن باش بێت نەک خراپ، چونکە بۆ یەکێک لە دووشت یان ئەوەتە حاڵەتێکی هیچی بێت یان لە هۆش خۆچوونێک بێت، وەک خەڵک دەڵێن گۆڕانێک و کۆچکردنێکی ڕۆحەیە لەم جیهانەوە بۆ جیهانێکی تر. ئێستا گەر ئێوە گریمانە بکەن لەوێ هیچ بێداریەک نییە، وەکو نووستنی ئەو پیاوەی کە خەونی ناخۆش و ناڕەحەتی دەکات. ئەوە بەبێ قسە مەرگ قازانج دەبێت، چونکە ئەگەر یەکێک بێت و شەوێک دیاری بکات کە تێیدا نووسنەکەی تەنانەت بە خەوبینینیش نەشێوێنرێت، ئینجا بێت بەراوردی بکات بە ڕۆژ و شەوەکانی تری ژیانی خۆی، ئینجا پێمان بڵێت کە لە ژیانیدا چەند ڕۆژ و چەند شەوی لەو شەوە خۆشتری هەبووە. پێم وایە هەر پیاوێک من ناڵێم کەسێکی دیاریکراو، بەڵکو تەنانەت پادشای گەورەش شەو یان ڕۆژی لەو بابەتەی زۆر دەست ناکەوێت. کاتێک بەراوردی دەکات لەگەڵ ئەوانی تردا، ئێستاش ئەگەر مردن شتێکی ئاوەها بێت، من دەڵێم مردن قازانجە، چونکە ئیتر نەمری بریتیە لە تاقە شەوێک، بەڵام ئەگەر مردن بریتی بێت لە گەشتێک بەرەو شوێنێکی تر، لەوێش وەکو خەڵک دەڵێن هەموو مردووەکان پێوەست دەبن بەوەوە کە چاکە هاوڕێیانم و دادوەران دەبێت لەمە باشتر چی بێت. ئەگەر بەڕاستی کاتێک گەشتیارەکان دەگەنە جیهانی خوارەوە، ڕزگاریان دەبێت لە پرۆفیسۆرانی دادپەروەری ئەم جیهانە و دادوەرە ڕاستەقینەکان دەبیننەوە، ئەوانەی کە دەڵێن لەوێدا دادوەری دەکەن، مینۆس و ڕادامنتۆس لەگەڵ ئیکۆس و تریپیتۆلیمۆس. هەروەها کوڕانی تری خوداکان ئەوانەی لە ژیانی خۆیاندا سەرڕاست بوون، بە جۆرێکی وەها کە ئیتر کردنی ئەم گەشتە شتێکی زۆر باش بێت. مرۆڤ چی نابەخشێت ئەگەر هەلیەوەی بۆ بڕەخسێت لەگەڵ ئۆرفیۆس و میسۆس و هیسیۆد و هۆمیرۆسدا بدوێت؟ نەخێر. ئەگەر ئەمە ڕاست بێت، با من هەر بمرم و بمرمەوە.
من خۆم دیسان بە گەیشتنم بەوانە و ئاخاوتنم لەگەڵ باڵا میدیسدا، هەروەها ئەجاکسی کوڕی تالامۆن، هەروەها هەر پاڵەوانێکی دێرینی تر کە بەهۆی دادوەریەکی نادات پەروەرانەوە مەریان چەشتووە. خۆشیەکی دڵگیرم دەست دەکەوێت بە بڕوای من، ئەوە خۆشیەکی کەم نییە کاتێک من ئازارەکانی خۆم بەوەی ئەوان بەراورد دەکەم. لەسەروی هەموو شێوە دەتوانم بەردەوام ببم لەسەر گەڕانەکەم بە دوای زانینی چاکە و خراپەدا. هەروەکو ئەم دنیاە لەوێ شەروا دەکەم بۆم دەردەکەوێت کێ دانایە، کێش وا خۆی دەردەخات کە دانایە. بەڵام وانییە پیا و چی نابەخشێت، هۆ دادوەرینە بۆ ئەوی بتوانێت سەرکردەی هەڵمەتە مزنەکەی تەروادە تاقیب بکاتەوە، یان ئۆدیسیۆس و سیسیفۆس یاخود ئەوانی تر کە لە ژمارە نایەن، پیاوان و ژنانیش چەند شادیەکی بێسنوور دەبێت لەوێ دەمەتەقێ لەگەڵ ئەواندا بکەیت و پرسیاریان لێ بکەیت. بەواتایەکی تر ئەوانە مرۆڤ بەرەو مەرگ ڕەوانە ناکەن تەنیا لەبەر ئەوەی پرسیار دەکا، بە دڵنیایی نا، چونکە لە پاڵ ئەوەدا کە زۆر لێرە کامەرانتر دەبن، ئەوانە نەمریش دەبن ئەگەر ئەوەی دەیڵێن ڕاست بێت. بۆیە هۆداد وەرینە دڵتان بە مردن خۆش بێت، بە دڵنیایی بزانن کە هیچ خراپەیەک بەسەر پیاوی باشدا نایەت، نە لە ژیاندا یان دوای مردنیش، ئەویش و کردەوەکانیشی لە لایەنی خوداکانەوە پشتگوێ ناخرێن. فرسەتەکەی منیش بۆ نزیکبوونەوە لە کۆتایی هەروە لە خۆیەوە نهاتۆتە پێشەوە، بەڵکو من بەڕوونی دەبینم کە سات و وەختم ماتۆتە پێشەوە لەو کاتەدا کە بۆ من وا باشترە بمرم و لە چەرمەسەری ڕزگارم بێت، چونکە سروش هیچ نیشانەیەکی پیشان نەداوە. هەروە لە بەرهەمان هۆش من تووڕە نیم لە تاوانبارەکانم، یاخود ئەوانەی تاوانەکەیاندایە پاڵم، ئەوان هیچ خراپەیەکیان لەگەڵ مندا نەکردووە. هەروەها مەبەستیشیان لەوە نەبووە کە هیچ چاکەیەکم لەگەڵدا بکەن، بۆ ئەمەش من بە نەرمی گلەییان لێ دەکەم. ئایا دەشێت داوای چاکەیەکیان لێ بکەم کاتێک کوڕەکانم گەورە دەبن؟ داواتان لێ دەکەم هۆ هاوڕێکانم سزایان بدەن. من حەز دەکەم تووشی کێشەیان بکەن، وەک چۆن من ئێوەم تووشی کێشە کرد. ئەگەر ئەوان وا دیار بوون کە بایەخ بدەن بە دەوڵەمەندی یا بە هەر شتێکی تر زیاتر لەوەی بایەخ بە چاکە بدەن، یاخود ئەگەر خۆیان وا دەرخست کە شتێک بن، لە کاتێکدا بەڕاستی هیچ نەبن، ئێوەش لۆمەیان بکەن وەک چۆن من لۆمەی ئێوەم کردووە لەبەرەوەی بایەخیان بەو شتە نەداوە کە دەبوو بایەخی پێ بدەن. ئەگەر وایان زانی کە شتێکن، لە کاتێکدا بەڕاستی هیچ نەبن. ئەگەر ئێوە واتان کرد، منیش و کوڕەکانیشم لە سەردەستی ئێوە دادپەروەریمان پێبڕاوە. ساتەوەختی جێهێشتن گەیشتە جێ، ئێمەش بەڕێی خۆماندا دەڕۆین. من بۆ مردن، ئێوەش بۆ ژیان کە تەنیا خودا دەزانێت کامیان باشترە. پێشەوەی کۆتایی بە ئەم کتێبە بهێنین، فەرموون لەگەڵ تێبینیەکان. سۆفسیستەکان بە زاراوەی یۆنانی سۆفیست هاتووە کە مانایەکی شارەزا یاخود پسپۆڕ یان پیاوی دانا دەگەیەنێت. گریکەکان لە سەرەتادا ئەم زاراوەیەیان بەکارهێناوە بۆ پیاوانێک کە فێربوون و تێگەیشتوون، وەکو حەوت پیاوە داناکەی یۆنان. لە سەردەمی پێنجەمی پێشزایندا ئەم زاراوەیە بۆ ئەو مامۆستا گەڕۆکانە بەکاردەهێنرا کە لە بەرامبەری کرێیەکدا لە 6-7 لقی باڵای زانیندا دەرسیان دەوتەوە و زیاتر بە شێوەیەکی سربەخۆ کاریان دەکرد، نەک وەکو قوتابخانەیەک یان گروپێک. سۆفیستەکان بە بیر و بۆچوون و ئایدیاکانی فەیلسوفەکانی سەردەمی خۆیان و پێشتریشیان ئاسان دەکردەوە و مۆرکێکی جەماوەریانەیان پێدەبەخشین. سۆفیستەکان ئاوکات لەگەڵ سۆکرات و ئەفلاتون و ئەرستۆشدا لە ئەسینادا شۆرەتیان پەیدا کردو و دژایەتیەکی فەلسەفی و ململانیەکی سەخت لە نێوانی ئەم سیانە و سۆفیستەکاندا هەبووە و لە نووسینەکانی ئەم سێ فەیلسوفەدا بە تەواوی ڕەنگی داوەتەوە. دیارترینی سۆفیستەکان
پرۆتاگۆراس، گۆرگیاس، هیپاسی، ئەلیزێ، هەروەها پرۆدیکۆسی کایۆسی بوون. دیلفی یەکێکە لە شارەکانی یۆنانی دێرین، شوێنی ئاهەنگگێڕان و یادکردنەوەی خوداوەندی ئەپۆلۆیە. دەکەوێتە سەربەرزایەکانی شاخی پارناس لە فۆسێس پێی دەوترێ ناوچەی فۆکەسی و نزیکەی 9.5 کیلۆمەتر لە کەنداوی کۆرینسەوە دوورە. ئەسپانیەکانی ئەوسا بە ناوەڕاستی زەمین لە قەڵەمیان دەدا. پێشتریش ناوچەی تایبەتی خواوەندی زەمین بووە، واتە گایە. بە پێی ئەفسانەکان ئەپۆلۆ ئەو ئەژدیهایەی کوشتووە کە پاسەوانی گانا بووە و گایای لە پیرۆزی بێبەش کردووە و پیرۆزیەکەی بەخشیوە بە دیۆنیزیۆس. کاینەکانی دیلفی چەند سروتێکی تایبەتیان پێڕەو کردووە و سەرکردەیەکیان هەبووە پێی وتراوە پیسیا. گزارشتی لە وتە و پێشبینی و ئاخەوتنەکانی ئەپۆلۆ دەکرد و دەیگەیاندن بە مرۆڤ. پیسیا سروشەکەی ئەپۆلۆی گەیاندووە بە هاوڕێکەی سۆکرات. سروش واتە ئۆڕەیکل وەڵامێکە لە لایەنی یەزدانەوە یاخود هێزێکی ژووروی سروشتەوە. دەدرێتەوە بە عابیدێک یان پرسیارکەرێک. لەو شوێنەدا کە سروشەکەی تێدایە ئەو وەڵامەی کەوا گریمانە دەکرێت لە لایەنی ئیلهامی یەزدانیەوە درابێتەوە لە ڕێی نێوەندێکی مرۆییەوە یان سروشتیەوە دەگەیەنرێت بە خەڵک. لە ڕێی کاریگەریانەوە لەسەر چەند شتێک وەکو لە زرنگەیەکەوە لە شارێکی دێرینی دۆدۆنای یۆنانیدا یاخود هاڕێی زنجیرێک کە ڕەشەبایەکی بەهێز دەیلەرێنێتەوە یاخود لە ڕێی جوڵانەوەی ئاژەڵێکی پیرۆزەوە. سروش دەگەڕێتەوە بۆ سەردەمە دێرینەکان. لە میسری دێریندا نزیکەی هەموو پەرستگاکان جێگای سروش وەرگرتن بوون. دواتر یەکێک لە خەسڵەتەکانی ئامون بریتی بوو لە سروش بۆ هاتن لە ناو مێرگی سێوادا لە میسر ئەو کارەی دەکرد. لێرەدا سۆکرات مەبەستی لە هێراکلیسی کوڕی جۆپیتەر و ئەلکۆمانە کە نیمچە خودایەکی بەهێز و توانا بووە. 12 کاری یەکجار ناڕەحەت و نێوداری ئەنجام داوە. تێبینی مەبەستی سۆکرات لە وەڵامەکەی خوداوەندە بۆ پرسیارەکەی چیرۆفۆن کە پرسی بووی لە سۆکرات داناتر کێیە؟ هیرا لە میتۆلۆجیای گریکیدا بریتیە لە شاژنی خوداوەندەکان، کچی کرۆنۆسی مەزن و ریایی هاوسەرێتی. خوشک و هاوسەری زیۆسە. هیرا خوداوەندی زەماوەند و پارێزگاریکردنی ژنانی بەمێرد بووە، دایکی ئارێسی خودای جەنگ و هیفایستۆسی خوداوەندی ئاگر و هێبای خوداوەندی لاوی لەگەڵ ئیلیتایای خوداوەندی منداڵبوون بووە. هیرا هاوسەرێکی دڵپیز بووە لە مێردەکەی. زۆر جار ئازاری ژنە دۆستەکانی مێردەکەی و منداڵە ناشەرعیەکانی دەدا. هەرگیز بریندارکردنی هەستی بیر نەدەچووەوە و گیانێکی تۆڵەستێنانەی هەبووە. زیۆس لە میتۆلۆجیای یۆنانیدا خوداوەندی ئاسمان و فەرمانڕەوای خوداوەندەکانی ئۆڵەمپە. ڕۆمانیەکان پێی دەڵێن جۆپیتەر. بە پێی گێڕانەوەی هۆمیرۆس زیۆس باوکی خوداکان و نەمرەکانە. ئەو هیچ خوداوەندێک یان نەمرێکی نەخولقاندووە، بەڵام بەو سیفەتەی پارێزەر و فەرمانڕەوای خێزانی ئۆلیمپ و ڕەچەڵەکی مرۆڤیشە بە باوکیان لە قەڵەم دەدرێت و سەروەری ئاسمان و بارانیشە و هەورەکانیش بەڕێوە دەبات. خاوەنی هەورە بروسکەی تۆقێنەرە، باڵندەی هەڵبژاردەی دڵ بووە، درەختی خۆشەویستی داربەڕووە. ئاناکساگۆراس فەیلسوفێکی یۆنانیە کە پێناسەی بیرۆکەی ناوس واتە عەقڵی کردووە و کردوویەتی بە یەکێک لە ڕەگەزە بنەڕەتیەکانی فەلسەفە، چونکە پێش ئەو فەلسەفە تەنیا خاک و هەوا و ئاگر و ئاوی بە ڕەگەزی بنچینەیی دادەنا. ئاناکساگۆراس یەکەمین فەیلسوفە کە لە ئەسینا نیشتەجێ بوو بێت، کە دوای ئەو دەبێت بە سنتەرێکی گەشاوەی فەلسەفە. لە قوتابیەکانی ئەم فەیلسوفە پارکلیس و یۆرپیدس و هەندێکیش دەڵێن سۆکراتیش بوون.
ئاناکساگۆراس نزیکەی 30 ساڵ لە سیناوانەی وتۆتەوە و پاشان لەبەرەوەی دەیوت خۆر جگە لە بەردێکی گەرم و مانگیش تەنیا خاکێکە و هیچی تر دەخرێتە زیندانەوە. یەکەمین کەسە کە دەڵێت هەموو ماددەکان لە گەردیلەیەک پێکدێن کە بچووکترین بەشی پێکهێنەری ماددەکانە. حۆری نیمف لە میتۆلۆجیای گریک و ڕۆمانەکاندا ئاستێکی نزمتری یەزدانێتی یاخود گیانی سروشتە. نیشتەجێی ناوباخ و بێستان و مێرگ و تافگەوکانی و ڕووبار و دەریاکانە. خۆی وەکو کچێکی پاکیزەی جوان دەنوێنێت کە خەریکی مۆسیقاژەنینە و سەماشی لەگەڵدا دەکا. حۆریەکان بەو شوێنەوە دەناسران کە تێیدا نیشتەجێ ببوون، وەکو حۆری دەریا یا حۆری بێستان یاخود کچی ئەوان، حۆری شاخەکان یاخود دارستانەکان هەتا دوای. تیتیس لە میتۆلۆجیای گریکیدا کچی نیرۆس و دۆریسە کە سەر بە خوداوەندێتی دەریان وەکو نێریدس شۆرەتیان دەرکردووە. زیۆسی گەورەی خوداوەندەکان و پۆسیدۆنی خواوەندی دەریا حەزیان لێ دەکرد. هەتا ئەو کاتەی هەردووکیان ئەو پێشبینیەیان زانی کە ئەم ژنە کوڕێکی دەبێت و کوڕەکەش باوکی خۆی دەکوژێت، بۆیە دایان بە پێڵیەسی فەرمانڕەوای میرمیدۆنس کە پیاوێکی فانی بوو. تیتۆس لە پێڵیەس پاڵەوانێکی بوو ناویان نا ئەشیل. هێکتۆر لە میتۆلۆجیای گریکیدا کوڕەگەورەی پاشا پیرام و شاژن هیکۆبایە کە پاشا و شاژنی تەروا دەبوون، هەروەها هاوسەری ئەندرۆماخیشە. لە ئەلیادەی هۆمیرادا هێکتۆر ئازاترین شەڕکەری تەروادایە. بۆ ماوەی 9 ساڵ سەرکردەی هێزەکانی تەروادا بووە و دوجار گریکەکانی ناچار کرد بچنەوە بۆ ناو پاپۆرەکانیان. هەرچۆنێک بێت هێکتۆر پاترۆکلیس دەکوژێت کە خۆشەویستترین هاوڕێی ئەشیل بووە. کامیان ئازاترین پاڵەوان و شەڕکەری یۆنانی بووە و لە داخی ئاگا مەمنونی سەرکردەی هێزە گەمارۆدەرەکان لە شەڕ کشابووەوە. ئەشیل لە تۆڵەی پاترۆکلیسدا هێکتۆر دەکوژێت و ئەمەش خاڵی سەرەکی ڕمانی تەڕوادە دەبێت. سۆکرات لە شەڕی پیلۆپینیسیاندا وەکو سەربازێکی پیادە بەشداری کردووە و لە شەڕەکانی پۆتیدیا 432 بۆ 430 هەروەها دیلۆم 424 لەگەڵ شەڕی ئەمفیپۆلیشدا زۆر ئازایانە جەنگاوە و هەرگیز سەنگەری چۆڵ نەکردووە. ئۆلیگارشی لە فەلسەفەی سیاسیدا بریتیە لە فۆرمێکی حکوومەت کە تێیدا دەسەڵاتی باڵا بەدەستی چەند نەفەرێکی کەمەوەیە. نووسەرانی سیاسەتی دێرینی گریک کە موشەیەیان بەکارهێناوە بۆ ئەوەی جای بکەنەوە لە فۆمی ئەریستۆکراسی یاخود حکوومەتێک کە باشترین دانیشتوانەکەی بەڕێوەی دەبن. لە ئۆلیگارشیدا دەستەیەک حکوومەت بەڕێوە دەبن کە ئیش بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان دەکەن و دانیشتوانی حکوومەتەکە لە خێر و چاکە بێبەش دەکەن. ڕۆتەندا لە بیناسازی کلاسیکدا بریتیە لە بینایەکی بازنەیی یاخود هۆڵێکی بازنەیی کە چواردەورەکەی بە چەند پایەیەک دەگیرا و لە سەریانەوە قوبەیەک دروست دەکا. گریکە کۆنەکان ئەم بینە بازنەییان بەکاردێنا بۆ کۆبوونەوە گرنگەکانیان. مینۆس لە میتۆلۆجیای یۆنانیدا فەرمانڕەوای ئەفسانەیی شاری کریتە. هەندێک لە نووسەرە کۆنەکان 6-7 پاشا بەم ناوە دەناسێنن، بە تایبەتی مینۆسی پیر کە باپیرەی مینۆسی بچووکە. هەرچۆنێک بێت مینۆس کوڕی زیۆسی پاشای خوداکان بووە و دایکی شازادە یۆروپا بووە. ڕادامنتۆس لە میتۆلۆجیای یۆنانیدا کوڕێکی تری زیۆس و ئەوروپایە و برای مینۆسی پاشای کریتە. بە پێی گێڕانەوەی هۆمیرۆس ڕادامنتۆس لە ناو بەهەشدا ماوەتەوە و نەهاتۆتە سەر زەوی. بەڵام هەندێک ئەفسانەی دواتر دەڵێن پیاوێکی زۆر بەڕێز بووە و لە بەردادپەروەری و پاکیزەیەکەی ڕادامنتۆس یەکێکە لە سێدادوەرەکەی جیهانی ژێرەوە. ئیکۆس لە میتۆلۆژیای یۆنانیدا پاشای ئاگینیایە. کوڕی ئاگینیای حۆریە و دورگەکەش بە ناوی ئەوە ناو نراوە. زیۆسیش باوکێتی
هیرای هاوسەری زیۆس ڕقی لە ئاگینیا بووە و کارەساتێکی بۆ ناردووە و بەشی زۆری دورگەکەی وێران کردووە. ئیکۆس لە باوکی دەپاڕێتەوە تا شارە مێرولێ بکات بە مرۆڤ بۆ ئەوەی شارە وێرانکراوەکەی ئاوەدان بکەنەوە. زیۆس نساکەی بەدیهێنا و توخمێکی مرۆڤی دروست کرد کە ناویان لێرا میرمیدۆنسەکان. ئیکۆسیش دادپەروەرانە فەرمانڕەوایی کردن و دوای مردنیشی بوو بە یەکێک لە سێ دادوەرەکەی جیانی ژێرەوە. نریپتۆلیمۆس لە میتۆلۆجیای گریکیدا بریتیە لە یاوەرە ئەسڵەکەی خواوەندی دیمیتەری قۆتزێڕین. هەروەها داهێنەری نهێنیە ئیلۆسینیەکانە کە لە ئاهەنگی شکۆدارکردنی دێمیتەرەدا نمایش دەکرێت. تریپتۆلۆمیس کوڕی پاشا کیلیۆس ئیلیۆسیە و شوانی مێگەلەکەی باوکی بووە. ڕۆژێکیان پێرسیفۆنی کچی دێمیتەر دەبینێت کە هیچ خوداوەندی جیهانی ژێرەوە فڕاندوویەتی و خستوویەتیە ناو گالیسکەکەیەوە. ڕزگاری دەکات و دەیگەڕێنێتەوە بۆ دایکی. ئەویش لە پاداشدا گاسنی تەختە و تۆوی گەنمەشامی پێدەدات و دەینێرێت تا مرۆڤەکان فێری هونەری کشتوکاڵ بکات. هەروەها فێری ئەو سروتەشی دەکا کە دواتر دەبێت بە نێودارترین سروتی ئاینی گریکەکان. ئۆرفیۆس لە میتۆلۆجیای یۆنانیدا بریتیە لە شاعیرێک و مۆسیقاژەنێکی دڵتەڕ. کوڕی ئەپۆلۆی خواوەندی مۆسیقا و کالیۆپی پەری سروشە. هەندێک دەڵێن ئۆیاگرۆسی پاشای سیراس باوکێتی. ئەپۆلۆ سازێکی پێداوە و بووە بەو مۆسیقاژەنە نێودارەی کە لە نێوانی مرۆڤی فانیدا هاوتای نییە. بەم شێوەیە هاتینە کۆتایی پەرتووکی پۆزش لە نووسینی ئەفلاتون و وەرگێڕانی بۆ ئەنگلیزی بنیامین جۆویت و وەرگێڕانی لە ئەنگلیزیەوە ئاوات ئەحمەد.